گەورەتان لەبێ بینەرانی عزیزی کەناڵی ئەسمانی پەیام خۆڵان بە خۆشحاڵە زانین لە بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژە بە خزمەتیەوەی ئەزیز پشتینەوە بەلای خۆی گەورە ئەمڕۆتان پڕ بێ لە خۆشی و کامەرانی و تەندروستیەکی باش باوکاری هاوکارانمان کۆمەڵی بڕگەتۆرمان بۆ حازر کردوون لەگەڵ هۆنیارخانە پێشکەشتانە. سڵای خۆی گەورەتان لێوێ خۆی گەورە ئارامی و بەرەکەت هاتان لێ دووتانەوە خۆشحاڵین ئەمڕۆ لە خزمەتتانین لەگەڵ هاوکارانمانە کۆمەڵە بەرگە و بابەتان لە پەیامی ڕۆژەوە کە میشە پێشکەش دەکەین کۆمەڵێک بەرگە و بابەتی تەوەری و جیازیمان هەیە ئەمڕۆ هیوادارین کابینەرمان بوو لەگەڵمانە سەرجەم بڕگەکان ببیرن لە بڕگانی ئەمڕۆ ئامادەمان کردووە یەکەم بڕگەمان باس لە خۆشەویستی پێغەمبەری خوا دەکەین درودی خوای لەسەر بێت لە شعر و ئەدەبیاتی کوردیە شاعیرانی کورد کە لە پیاوانی کورد هەمیشە گرنگیان بە خۆشەویستی پێغەمبەردا و چەندین شعری جوانیان هەیە هەر بە نمونە لە شعری بێخود و مەحوی و نالی و چەندین شعری تایبەتی تر کە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە تا چەندێک لە ئەدەبیاتی کوردیدا ئەم جۆرە شعرانە بوونی هەیەەوە خۆشەویستی پێغەمبەر دوودی خوای لەسەر بە ڕەنگی داوەتەوە و جوانیەکی تری بە ئەدەبیات بەخشیوە. وەڵا هنا دیارە لە ئەدەبیاتی کوردیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پانتایەکی زۆری داگیر کردووە لە ناو شعر و بەخشانی شاعران و ئەدیب و نووسەرانمانە بە تایبەت لە نێو شاعرانی کلاسیک شاعرانی وەکو مەحوی و بێخود و ئەوانەی ترش ئاماژەت پێ کرد زۆر زۆر بە جوانی و زۆر زۆر بە نەرمی و ئەوەی کە شایانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسفیان کردە و شاعریان پێ هەڵداوە. بڵێ ئازیزان لە تەوەری دومیشمان هەر تایبەتە بە خۆشبیستنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە پێی کە ئێمە لە ئێستایا لە مانگی ڕەبیع ئەوەلدا پێی ڕای زۆرینەی زانایان ئەم مانگە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوایە بۆیە بەم مانگەیە زۆرترین تەورمانە بێت تایبەت بە پێغەمبەری خوا و چۆنێتی خۆشویستنی پێغەمبەری خوا دیارە لەم تەورەشە باسی ئەوەکەین کە بە چ ڕێگایەک ئێمە خۆشەویستیمان بۆ ئەو زاتە بەرز و پیرۆز و پاکە دەرببڕین ئایا هەموو ڕێگاکان شیان بۆ ئەوەی ئێمە تعبیر بکەین لە خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا بۆ ئەمە بەستە میوانێکی بەڕێز لێرە میوانە بێ مامۆستایەکی بەڕێز لەگەڵمانە بێ زیاتر گفتوگۆی لەگەڵاکەین و لەسەرەوە بابەتە ڕوونکردنەوەی زیاترە بێ تاواکەریە بابەتانە بڵێ چەندین فیچەر و ڤیدیۆ تری تایبەتمان هەیە کە پێشکەشتان دەکەین لەگەڵ تەوەرەکانە بۆیە بینەرمان بن وەک هەمیشەش بە سەرەتا سەری پێشبینیەکانی کەشوها بکەین و بزەین گۆڕانکاری کەشوها چۆنە.
خۆشەویستان شاعری گەورە مەحوی دەفەرمێت وصلى الله على ئەو بەحری علم و عیرفانە کە دەرکی غەوری ناکە غەیری علمی الله سبحانە چەندین شعر و چەندین وتەی جوان تایبەت بە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ لە شعری شاعراندا ڕەنگی داوەتەوە و چەندین شعری ناوازە هەیە ئەمڕۆ لە خۆشەویستی ئەو زاتەدا و ئاوێتە لەگەڵ شعر و ئەدەبدا لەم تەوەرەیەدا باس لە ئەدەبیات و شعری کوردی دەکەین کە تا چەندێک خۆشەویستی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت تێدا ڕەنگی داوەتەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان سنگاوی نووسەر مامۆستا بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس دەکەین مامۆستا ئەدەبیات و شعری کوردی تا چەندێک گرنگی داوە بە خۆشەویستی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بە ناوی خۆی گەورە مێربان سپاسان دەکەم سپاس بۆ دیمانەکەتان و دەست پێ حەسەکەم مەرۆک و پیرۆزبای خۆماڕاستەی بینەرانی بڕۆز خۆشەویست بکەم لە مانگی ولادەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم مانگی خێر و خۆشی بێت مانگێکی تایبەتە ئەمە چەند مانگێکمانێتەوە تایبەتمەند بە خۆمانەوە لەوانە مانگی پیرۆزی ڕەمەزان و لەوانیشا مانگی مەولود کە گرنگی خۆیە تایبەتی خۆی هەیە بۆ جاری دیکە مانگە پیرۆزەکەم لە جەنابتان و لە بینەرانی بەڕێز و خۆشەویست و لە تەواوی موسڵمانەکان پیرۆزبایەکەوە لایق بێ بە حەزرەتی فەخری عالم محەممەد صلی الله عليه وسلم بە هێندێوێکەوە زاتێکی وەکو کاکە ئەحمەد موفتی زادە فەرمێ لە خۆشەویستیدا وێسە سڵاواتی لێ بدات تا پێکەنێ گوڵێ بە فوی شنێ بەیانیان بە کاوی کۆساڵانی ئەواڵان و شاهۆ سڵاواتێ دڵستێنتر لە قاسبەی حەفتەوانان لە بۆی هەناسی وەرکەمەر بۆ پێشکەشیتەوە ئەی گیانی ئینسان بەندی دڵی گیان چاردیکایەتەکەتان پیرۆزەکەم سەبارەت بە پرسیارەکە جنابتان نادەوانیان شاعرانی کورد وەکو باقی شاعرانی کە لە زۆر مەیانە شعریان نووسیوە شعریان هۆنیوەتەوە چ شعر بە چ غەزەل بێ چ قەسیدە بێ بۆ زۆر بابەت نووسیوان یەکێک لە بابەتەکان بریتیوە لە بابەتە ئاینەکان شاعرانی کۆنی ئەمە بە حکمی ئەوەیەکەوە ئەکسەرەتیان مەلا بوون و هەڵکەوتەی ناو حوجرەکان بوون ناو مزگەوتەکانە پێگەیشتون لە بەردەم مەلاکانی ئەمەدا چۆکیان داداوە ئەوانانێکەوە فێرم و لەوانە ئاینەکان دەستیان پێکردووە بە قورآنی پیرۆز دەستیان پێکردووە ئەمە کاریگەریە بۆ کەوا شاعیرەکە شاعیرێکی خواناز بوو بێت زۆر جار ناوان سەدە سەرەمویان ئیمامی ڕەبانی بوون بەڵام کاریگەری هەبووە بە حکمی فەقیهەتی خۆیان بە حکمی ئاوێتەبوونیان لەگەڵ حوجرە مزگەوتەکانە ئەمای کردووەکەوە لە شعرەکانیان ڕەنگ بداتەوە و ئەو شعرانی کەوا نووسیویانە زۆر بابەتی کردبێتەوە لە بابەتەکانی غەزەلیات وەکو غەزەل کە نووسی بێتیان یاخود وەکو قەسیدەی دوور و درێژ یاخود وەکو شعرەکانی بابەتی ئاینی بابەتی نیشتیمانی بابەتی سروش بابەتی دڵداری بابەتی عشق و ئەوین ئەمانیان کە نووسیوە هیچ لە بابەتەکان بریتی بوو لە بابەتی ئاینەکان و بابەتە ئاینەکانی بڵێن چەند بابەتی لە خۆ گرتووە لەوانە بابەتی سایشی هەبووە لەگەڵ بابەتی نعت و لاوانەوە و قەسیدەی وەصف و سنای پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم ئەمەنە لە شعرەکانیانە بوونیان هەبووە کە ئەکسەرێتی شاعرانی ئێمە لەو واردە نی شعری زۆر جوانیان نووسیوە زۆر باش مامۆستا عوسمان بەپێی ئەوەی کە جەنابەت خوێندنەوەت کردووە لەنێوان شعری شاعرانمانە هەم لە کلاسیک و مۆدێرنیش ئێمە شاعرێکمان هەیە زۆر لە وەصف و سەنای پێغەمبەری خوا ڕۆچوو بێ صلی الله عليه وسلم یان پێوەی دیار بوو بێ بۆ ناوبانگی دەرکردبێ پۆلێنێک مەوە بۆ شاعرەکان هەندێ لە شاعرەکان شعریان نووسیوە بەس بە بڵێ شعریان نووسیوە واتە شعرەکانێکە نووسیوە دیوانەکە خۆیانیان پێ پڕ کردوێتەوە کە چونکە شعری نیشتیمانی نووسیوە شعری عشق و ئەوینی نووسیوە شعری سروشتی نووسیوە شعری بۆ مناڵان نووسیوە شعری نامەگۆڕنەوەی نووسیوە هاتووە ئەم شعرێکی نووسیوە لە شاعرەکانە توانین بڵێم هەمویان وەکو یەک ئاسنین پلەکانیان جیاوازە لە شاعرە بە شاعرێتر گۆڕاوە بە حکمی ئەوەی کەوانە لە شاعرەکان بەجگەلێکەوە شاعر ببێت علامەیە گەورە بوون عالمێکی گەورە بوون زاتێکی وەکو سەی عەبدوڕەحیمی تاوکۆزی مەولەوی ئەمە تۆ ئەگەر ناوێنێ شاعر بەڵام لەگەڵ ئەوشا عالمێکی یەکجار گەورە بووە عیبی ئەوە بۆکەوە کورد بۆ کە جێگەی داخە وگەرنا ئەم کەسایەتی ئەگەر فارس یاخود تورکی یاخود عەرەب وایە ئێستا پێگەڵمەکانێکی یەکجار گەورەترین ناو میلەتانی خۆیانە بوو بەڵام
نەقسەکەی بۆ بداخەوە کە کورد بۆ نەیتوانیوە ئەو پێگەی خۆی دروست باتەوە وەگەرنا لە هەرسێ بوارەکە بە هەرسێ زمانەکەی عەرەبی و کوردی و فارسی تەلیفاتی گەورەی هەیە تەلیفاتەکانی زاتی تۆک و مەولەوی بە عەقیدە مەڕدەکەی کەوا لە علمی کەلامایە هەروە بە ئەدەبیاتی فارسی هەروە بە ئەدەبیاتی عەرەبی شتی نووسیوە ئەمە کەسایەتی گەورە بووە بۆیە ئەم کەسە بەم عالمێتی خۆی بەم گەورەیەتی خۆیە ئەتوانم بڵێم کاتێک شعریشە نووسێ لە ئاسێکی بەرزای نووسێتەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ینی شعرێکە نووسێ جیاواز لە شعری شاعرێکی سادە خۆی مەولەوی لە هەموو شتێکا کاتێک باسی شعرەکان دەکرێت باسی سۆزێک و عشقێکی بەکوڵ ئەکرێت لە شعرەکانی خۆیان کاتێک شعری ستایشی نووسێ یاخود شعری نەعتە نووسێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە ڕنگدانەوەی لەوە شار هەیە کە ڕنگدانەوەی تایبەتی ئەچێت جوانترین سیفەتە جوانەکان کۆ ئەکات و خاتنەوە شعرەکانی خۆیەوە شعرەکانی کاتێ تەماشاکە هەستەکەی تەماشای تابلۆیەکەی تەماشای دیمەنێکی جوانەکەی مەولەوی پەناباتە بەرهەنێ مستەڵەحی زۆر سەیر و سەمەر و زۆر زۆر جوان لە گۆشەنیگای خۆی ئەڕوانێتە سەر ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەتوانم بڵێم وەکو شاعیرێکی دیکە نەبێت کە سادەی بڵێتەوە هەر بە نمونە لە عەقیدە مەڕدەکە دەستپێکێک کاتێ دەستپێکات باس لە لەدایکبوونی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لەدایکبوونەکەی هەروە شتی سادە نایە بڵێ پێغەمبەری خۆشەویست تۆ لە شاری مەکە لەدایک شتی سادە نییە ئەو ئەیشوهێنێ بە بارانێکی ڕەحمەت ئەم بارانە لە کاتی بەهارا بێ ئەم بارانە بەرژ بەسەر مەزرا و زەرعات و شتی وایە یعنی شتێکی جوان هێنێت و ئەیباتەوە سەر سیرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەورەکەی ڕەحمەت ڕووی سەمای کەرەم سەڵات و سەلام کەیکەم ئێسەکەم بێرێ و بڕێژە و بداوە هەمدا بەسەر مەزرعی زڵحی خاتەمدا سەروازگا سەرا و هەر شەتاودا وەسەر سۆزەی پاک ئال و ئەسحابدا جام پیرەمیدیژە فەرمێ جام مەزرعی نور جۆرجدا سەر و ژوور کوردستان بکە لە تۆفانی نور شتی زۆر جوان هێنێتەوە بۆ سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم واتە لە ئاسەکە باسێکە ئاسەکی قوڵبوونەوەیەکی تایە لە مەولەویە باسی ئیسرا میعراجەکە لە ئیسرا میعراج ئەسڵەن باسی پێغەمبەر ناکە بەڵام تەماشاکەی ئەمە کە لە باسکردنی پێغەمبەرە منە ڕۆ چۆتەوە هەنێ مەفاهیمی دیکە هێناوەتەوە سەر ئەو بابەتەی کەوا بابەتی ئیسرا میعراجی و ئیسرا میعراج واتە ئەوەی کەوا تایبەتە بە خصوصە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام کاتێ ئەو باسەکە جیاوازە کە هەر لە سەرتاوە ئەچێتە ناو مەبحەسی ئیسرا و میعراجی ذاتی وەکو پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە بە شێوازێکی زۆر ئەدەبی بە شێوازی زۆر عیرفانی ئەچێت نێو بابەتی ئیسرا و میعراجەوە کە دەستپێکات ناخیانە بۆ توانیویانە تعبیری لێ بکەن و بیکەن هەستەکەمانە جار نەیتوانیوە چونکە شاڵێ جوانتری شعرەوەیەکەوە شاعیر نەتوانێت دەری بڕێ ئەمە جوان بە وازام نزار قەبانی ئەڵێ جوانتری شعر کامەیە ئەڵێ ئەو شعرێکەوە نەمتوانی بینووسم لەناو ناخما ماوەتەوە چونکە ئەوەی کەوا لە ناو دڵی شاعیرە هەسی پێکرێت ئەشێ من تۆش هەسی پێکەین بەڵام ئەو توانی و جورئەتی کردکەوە دەری ببڕێ بەڵام من تۆ لەوانێ نەماتوانی بێ هەروە جورئەتی وان نەکردەوە دەری ببڕین بەڵام شاعیرەکە توانیوەتی ئەو شعرە دەرببڕێت مامۆستا هەرچەند بەڕێستان خۆتان لە بواری شعر و ئەدەبیاتە شارەزایەکی زۆر باشترتان هەیە بەڵام هۆکارچێک کە شعرە کۆنەکان ئەوەی کە شاعرانی گەورەی کورد لە کۆنا نووسیانە تاوکو ئێستا زیندووترن کە ڕەنگە شعری زۆر زیاتر هەبێت لە دنیای ئێستاشدا کۆمەڵە کەسانێکە بن لە باری شعردا بنووسن بەڵام هەمیشە کاتێک کە بۆنەیە کاتێک باسی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ یەکسەر ئەو شعرانە بە نمونە دێنەوە کە لە کۆندا نووسراوە شاعرانی گەورە ینی تاند لەو کاتە کە ڕەنگە ئێستا من لە ڕێی مۆبایلێکەوە بتوانم مەدینە ببینم بەڵام ئەوان ڕەنگە هەر نەشیان بین بێ ئەو نەبن جوانی وەسفیان کردووە ئەو نە بە تامەزرەوەی وەسفیان کردووە وەک ئەوەی کە چوونە ئەوێ و بەتەواوەتی وێنایەکی ئەو نە بێوێنەیان بۆ کردووە تەسەوور ناکە ئینسان وەڵا جوانە هەستەکەم ئینسانەوەی کە زیاتر بەهێزەکە ڕۆحێت بەهێزەکە بەس چاو بەهێزی ناکات لە چاوی دڵ بەهێزەکات ئەوەی کەوا بەهێزەکات بەسیرەتە نەک بینین بەتان بەسیرەت جایە لەوەی کامتۆ خۆ هەندێک کەسێ چاوی ساغە بەڵام نابینێ هەندێک کەس شوێ نابینێ بەڵام چاوی ساغە ئەوە شتێکی واقعیە چون هەندێک کەس وەکو حەمدیە فەرمووی ئەتوانم سەمعم بە بەسەڕکەم ئەتوانم گوێم بکەم بە چاو تۆ سێم گۆڕانکاری کەسەوە چۆن ئەتوانین
هەست و سۆزەکان هەنێ مەودا ئەبڕن مەودای پێگە جغرافیکە ئەبڕێت کەسێک کە عشقی بۆ شتێک دروستە بێ شەرت نییە شتەکە لە بەردەسا بێت چکانێ قۆناغی بڕێەوە قۆناغا گەشتێتەوەی کەوا لە دووری شەوە ببینێتەوە هەر هەماشتە شاعرە کۆنەکان ئێمە وەکو سەرتا ماژمان پێدا ئەو حاڵەتیان هەبووە و زمانێکە بۆ زمانی توان بڵێم زمانێکی ئاڵتونی بوو بۆ شعری بۆ ئەدەبیاتی کوردی کە سەدەی حەفدە و هەژدە و تقریبا 90 بوو بێت کە ئەو شاعرانە لەو کاتە دروست بووبێتن و بەسم لێرەش خوانەوەسەوەنە کە شاعرانی تازەش منیش ئەو ئەڵم کە زیندووترن ئەمان خۆزادێکی وەکو بێخود زۆر لە دوا بوو لە سەدەمی ناری و وەفای و مەحوی و مەولەویە بەڵام هەستەکەویش بە ئاماشەوە چونکە ئەو عشقی بە دروست بووە خۆ کاکە حەمید موفتی زادە بەڕەحمەت بێ 93 وفاتی کردووە بەڵام کە عشقێکی بۆ دروستە بێ عشقەکە لەوانە لە شەری شاعرێ بە قووەتر بێکەوە لە سەدەی هەژدە شاژیا بێ ئەگەڕێتەوە سەرچی سەر ئەوەی کە ئەم کەسە چەندە هەست و نستی هەبووە بەرامبەر بە خۆشەویستی پێغەمبەر بەرامبەر بۆ زاتە خۆشەویستەکە هەبووە و ئەدەبیاتیشی ئەوەنە بەهێز بۆ توانیوێتی ئەو عشقە تێکەڵ بە ئەدەبیاتی خۆی بکات سابنمونە کاکە حەمەد وەکووتمان حسابە دوێنێ وفاتی کردو بەڵام کە عشقی دەرەبڕێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتی سیر و سەمەرە باسەکە ئەویش لە عشقەکەیە هەستەکرێ تەواو تێکەڵ بووە تێکەڵاوێکی زۆر عەجیب بێت و ئەوینم بەدیداری زۆر جوان ئەوەی وتووە تا فەرمووی ئەگەر وتمی هەناسەی تۆ نەبایە ئەمن چی بووم مەگەر خوار خۆی بزانێت ئەگەر هەناسە خۆش جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەبوایە ئەڵێ من چی بووم هەر هیچ نەبووم لە بەرامبەرەوە دیمەنی جوانە هێنێتەوە ئەوێت ئەو دیمەنانە لە عشقی خۆیان بنکاتەوە چونکە کاکە حەمەد بەڕەحمەت بێت کە تەنان باسی پێغەمبەری کردو زۆر جار گیانی لەرزیوە ینی لەرزینێکی تێکەوتووە یەسە سڵاواتێکی کردووە عشقێکی سەیری هەبوو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شوێنەکە ئەم عشقەیە باتەوە سەر ئەوەی کە فەرمووی ئازیان وێر بە هەورامی ئەڵێ ئەی خۆشەویستم داوای لێبوور نەکەم ئەگەر بە زمانی هەورامیش پێ بڵێم گیان ئێمە خۆمانەوە پێغەمبەر گیان ئەڵێ فەرموویەتی من ئەگەر داوای بە پێشتان بڵێم پێ بڵێم گیان من داوای لێبوردن لە تۆ ئەەکەم چونکە ئەوەندەم لە توانە هەیە خوای گەورە میهرەبان تۆی بە یوحییکم باس کردووە کە تۆ دڵەکان زیینەکەیتەوە کەواتە مادام تۆ کەسێبی دڵەکان زیینەکەیتەوە گیانە هیچ نییە مستەجاگیانی خۆمەکەمە قوربانی تۆی شەرەکە فەرمی ئازیان بێرەوە زمانی وێمان بێ ئەدەبیم کرد پەنەمواتی گیان ئاخری حکم ئامان عنوانت هەر نەگیان چێشن سەد گیان قوربانت یەک گیان هەریش من سەد گیانەکەمە قوربانی تۆ کە چونکە خوای گەورە تۆی بە تۆی فەرمووە تۆ دڵەکان زیینەکەیتەوە کاتێ دیمەنی سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرچاوی سیرەتەکە باسی منداڵی پێغەمبەرەکە کە منداڵێ بووە 8 ساڵ و 9 ساڵ و 7 ساڵ و دەوروبەرا بە شوان بووە لە دەشتە وشک و برینەکانی مەکا بووە پێڵاوی لە پیانە بووە جلەکانی هەمووی دڕاوە دایکی وفاتی کردو باوکی وفاتی کردووە لای باپیرێکی فەقیری بووە ئەم هەموو شتە تراژیدیانە هێناوە کردوێتی بە دیمەنێکی زۆر جوان ئەمە لە عشقێکی خۆشەویستنی قەدەمە دروست نابێت خۆگەر کتێبی سیرە بخوێن و کتێبی سیرە ئەفەرمێ لە سیرە شتێکی وشک باسەکە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش لەدایک بێ باوکی وفاتی کرد لە 6 ساڵی دایکی مرد لە 8 ساڵی شەباوی باپیری مرد و هەر ئەوەنە بەس کاکە حەمەد شتێتر باسەکاتەوە کاکە حەمەد دیمەنەکانی ناو دەشتە قوتەکەکانی مەکە ئەهێنێتەوە ئەمە مناڵێکی بچکۆلانەیە و پێیشی پەتیە و جلبەرگەکەی دڕاوە و مناڵێکی بێناز شەکەچی خەریکی لەوەڕاندنی مەڕووماڵاتەکەیەتی کاکە حەمەد دیمەنەکە هێنێتەوە کە ئەفەرمێ پەردەی چەند پینەی سیپاڵی شڕت ینی پێڵووی چاومەکەمە پینەی کراسەکەی خۆت جااتن جارە کە کەس جلوبەرێ بدڕایە پینەیەکەنە پینە ئەکسی ئەو بۆم لە کەسەکە شەرواڵەکەی ڕەش وایە پینەی سپیان لێداوە ئەمە فەرمێ پەردەی چەند پینەی سیپاڵی شڕت من پێڵووی چاومەکەمە پینەی ئەو جلبەرگە شڕی تۆ پەردەی چەند پینەی سیپاڵی شڕت سرم بە سەرگە دڵی پڕگەڕێت دڵم بەردەباز پاپێ پاڵاکە گیانم بە فیدای قەد و باڵاکەت بەردەباز ئەگەر بمانێت لە چەمێ بپەڕینەوە
کەسە بێ پەڕێتەوە بزانم بەردە دیارێ قاچقاتە سەر بۆی بازەکە هەڵداتەوە کاگەحمەوە فەرموێ من دڵی خۆمەکەم ئەو بەردە بازە بۆ پێیەکەوە پێڵاویشی لە پیانە بوو بێت کە مەس لێردا حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەبەستم عموماً ئەوەیە کەوا شاعرەکان بە هێندەی عشقی خۆیانەوە ئەوەی کەوا توانیوێتی شعریان نووسیوە بەڵام لە زەمانێک و بۆ زەمانێتی وەکو دادەوەنێ فەرمی شێ بڵێن هەنەجار شعرەکانیان ئەگەر لە کاتی خۆیان بوو بێت یاخود لە ئێستا بوو بێت یاخود لە سەرەتایی سەدەی بیستا بوو بێت زیاتر عشقەکە و زیاتر زەمنەکەی دەوری بینیەوە زۆر باشمە بزایان ئەوە جگەلەوەی کە ژیاننامی پێغەمبەریان بۆ جۆرە وەسف کردووە سیرەکەی شاعرێکی وەکو بێخود خۆشەویستی خۆی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە نازداری دەرەبڕێت و تعبیر لێکا لە شارێکە فەرمێ بە تیکە تیکە بێدڵەکەنەی بێ ئیشتیاقی تۆ حياتي من وصالي تو مماتي من فراقي تو بلد فري خيالي تو علاج شێت هارکە یان لە شوێنێکی تر باسیەوەکە کە دڵی لای خۆی نەبووە نەماوە چۆ بۆ خزمەتی سالاری مەدینە ئەمانە تا چنێک ئاوا یان هۆکار چییە ئابە و شێوازە ناسک و نازداریە ئەو خۆشەویستە تعبیری لەکراوە لەناو ئەدەبیاتی کوردیە خۆ بێخود لە شوێن تریشە باسم کردووە کە بێخود مەکەمەدنێشی نەبینیوە نەچۆتە ئەمرەوە حەجیشی نەکردە فەقی بەڵام ئەو عشقی کەوا بۆی دروستراوە شاعری پێغەمبەری خوا بەڵێن لە شاعری نعتی پێوتراوە یعنی ئێمە لە ناو کووردا توان بڵێن یەک شاعری نعتمانەویش بێخودە طبعا نعت جای لە وەصف نعت واتە بەردەوام شتێکەوە وەصف خراپیش ئەگرێتەوە بەڵام نعت بەستە ناچاکە ئەگرێتەوە بێخود پێڵدانێکی دروست بێخود گەشتەوە حەدە تا یەکی لە لێکۆڵینەکان باسی بێخودەکە فەرموێ مەرحەلەیەکە پێڵێن فەناو فی ڕەسوول توانەوە ناو پێغەمبەرە ئەڵێ ئەممان ناو بێخودا بینیوە چونکە لە شعرەکانە کاتێ شعرەکانی باسی هەنیشتی جوانەکات وە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەست دەکرێت ئەم گەشتە ئەم مەرحەلەیەکی زۆر تایبەت مەرحەلەیە بۆکەوە شعری دیکە لەوانەیە پێ نەگەیشت بێت ئەم لە قوڵی دڵێەوە لە نێتێکی پاکەوە بە زمان پاراوێکی خۆی بۆی کەوا هەستەکەی کەوانێ حاڵەتی مشاهادە وشتی وها بوو لە ژیانی بێخودا چونکە وەکو باس کراوە نازم تا چەندێ باسی کرێەوەیەکەوە بێخود هەموو شێ بە خزمەتی پێغەمبەر گەیشتووە لەخەوە هەموو شێ بەردەوام گەشتە خزمەتی پێغەمبەر ئەمە وای لێ کردووەکەوە کە ئەم عشقی بۆ دروست بێت عشقی بۆکەوە لە شعرەکان ڕەنگی داوەتەوە شعری زۆری بوو بێت کە فەوتەوانیە شعریشی وتبێتەوە دەربڕینەکەی نەیتوانێت بێتەوە دەری ببڕێ لە شعری بێخودا هەر بە نمونە ئەوەی کە جناب باسی کرد لە کوردەواری خۆمە ئەگەرێکی شێت بێت ئەڵێن جنۆکە دەستی لەوەشانەوە بەڵام بێخودا فەرموێ بەڵێ پەری خەیاڵی تۆ عیلاجی شێتوارەکە فەرموێ پەری تۆ جنۆکی لای تۆ نەکە شێتمانەکە بەڵکو عیلاجی شێتوارە عیلاجی شێتوارەکانی ئێمە شەکاکەوە بوێت ئەیێنێتەوە سەرەوەی کەوا ئێمە خۆمان گەر دیمەنی ڕاوچی بین زۆرجار لە کەناڵەکانە بینی کەناڵی ئەوەی کەوا باسی ئاژەڵەکانەکە شێرەکە پەلاماری ئاسکەکەدا بێخود ئەم عەکسەکە دەڵێن ئێستا من شتێکتان بوو باسەکەم کەوا ئاسکە پەلاماری شێرەکەدا ئەمە وارید نییە بەڵام بێخود ئێباتەوە سەرکوێ سەر سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم غەزالی خۆش خەرامی من کە توڕە ئینتیشارەکە هەزار شێری سەبشکەن بە ڕشتەیە ئشکالەکە ئەڵێ ئاسکە خۆش ڕەوتە خۆش ڕۆشنەکەی من کە ئەڕوات و پەرچەمی بڵاوەکاتەوە بە یەک تاڵ پەرچەمی هەزار شێریشی بۆ ڕاوەکات مەبەستی ئەوە کە تیری غەمزەتیش ئەکا لە جەرگ و سینە کارەکە جاڵم ئاسک چاوی زۆر جوانە بژۆڵەی زۆر جوانی هەیە ڕاوچیش کاتێ شتە بەکارێ بێنێ کە تیرە تیژە چاوە ڕاوچی پێویستی بۆیە ئەفەرمێ ئەم ئاسکەی من کە تیری غەمزەتی ژەکە لە ڕێک بەردڵ و سینەی تۆ ئەکەوێ کە قامەتی بەدەرەخا قیامەت ئاشکارە ئەمەنە باڵایەکی جوانی هەیە کە دەرەکەوێ وەکۆی قیامەتێکمان بینی بێت قامەتێ بەڕاستی لە سەروی جۆی بارەکە ئەڵەم قامەتەوە بوو شێوەی سنۆبەرێکی سنۆبەر درێژەکان سنۆبەری بژیشمان هەیە بەس سەر و جۆرێکە لە سنۆبەر ئەو سنۆبەری کەوا بەردەوام جۆگەی ئەو لە ژێریا بێت وەسفێکی زۆر جوانەکە کەوا تایبەت بێ بەوەوە لە ئەوڵ و لە ئاخرا مەداری ئەنبیایەوە لە ظاهر و لە باتنە حەبیبی کبریایەوە کە چونکە لای خوددا قسەی بەڕاستی ڕەوایەوە دەموژدە بێ لە ئومەتی کە گەورەیەکی وایەوە
لە ڕۆژی مەحشەرە تکای هەموو گوناهکارەکە. غەزەلێکی قەسیدەیەکی دوور و درێژە لەم قەسیدا وازام یەک جا ناوی محەممەدیش نابات، بەڵام هەر هەمووی سەرتاپا جوانی یەکم عشقەکە کە بەشێکی لە بەشەی دیکە نەچێت، کە هەناسێکی لە هەناسەی دیکە نەچێت، کە کەلیماتەکانی سەگری هەمووی بریتێ وەکو چەپە گوڵێکی ڕازاوە ئەمە هێناوە پێشکەشی پێغەمبەری خۆی کردووە صلی الله علیه وسلم. سال لەوەی کە فەرمووت لەو غەزەل درێژەیە هیچ باسێکی پێغەمبەری خۆی نەکردەوە بەناوهێنان. ئەڵێن خەڵکی ئەو سەردەمەوەی زانیوە کە ئەم پیا هەڵدان شتە بۆ ئافرەتێکە، ئەوە تا چەندێک ڕاستە؟ نا ئەوەی خۆی گرفتەکەمان لەوایە شعر و غەزەل و شتوادێ جا ئەگەر لە شەر حاڵی دەبین فتوای سیر و سەمرشمان بۆ دەرەچێت کە وا بزانێت کەسە باسی خەد و لێ و زوڵف ئەم شتانەی کرد مەوەسەکە مەوەسەیەکی شتی غەرامەتە. ئەمانە ڕەکیزێکی جوانی ناو شعرە کەینەکە جا خۆ بێخدا فەرمێ کە پەردە لا بدا لە ڕووبە بۆی زوڵف و خەد و لێ و لە ڕایحەی بەهەشت ئەکا لە نور ئەکا لە نار ئەکا باسی زوڵف و خەد و لێ و ئەم بابەتانە ئەکا وەفایی کاتێ باسی پێغەمبەر سەڵسەڵ ئەیشوێنێ بە مانگی چواردە لێوی پیامەرە شوێنێ بە شتێ دیکە و ڕومەتی پیامەر شوێنێ بەوە حەمدی کافر مسودەی صبحی ئەزەلی مووی محەممەد باسی مووی قژی پیامەرەکەکەوە چەندە ڕەش بووە مسودەی باسی ئەو ڕەشی ئەکاکەوە ئەشوێنێ بەشەوە هەرێکە لەمانە کاتێ شریان و سوێ ویستوانە ڕەکیزە جوانەکانی ژیانکەوە هەیە بیبەنەوە بۆ لای ئەم وەسفەی کەوا هەیەە ئەی تۆ وەسفێ بکەی بێ وەسفی چی بکەی خۆ قابل لە باسی بێ وەسفەکە لە ئاسێکا بێ ئەو شتێکەوە تۆ جوانە بینیوتە ئەوەی کەوا تۆ بە جوانی ئەبینی گوڵ ئەبینی دڵ ئەبینی ڕووناکی ئەبینی مانگی چواردە ئەبینی ئەستێرە ئەبینی وشەوشێک ئەبینی ئەوان تەنانەت شەویشان کردو بە جوانیەک ڕۆژان کردو بە جوانیە خۆریان کردو بە جوانیەک کاتێکەڵیان کردو لە عشقی پێغەمبەر صلی الله علیه وسلم. مام ساڵایی هاوکارانمان داوای شعرە لێکن ئیتر نازانم هیچ کۆفلێ هەیە لەبەرە بێت کە هەم مۆزیک ئامادەیەکە بێت وەڵا بێ مۆزیک مەگەر بێ مۆزیک وەگەرنا ئەوەی کەوا هەر لەبەرم کرد بێت هەر بە مەگەر بە سەرعی بۆتان خوێن و بێ مۆزیک گشتیوە کە شعرەکەی بێ خوددا ئاسایە گەر کۆپلێکی بچووکیش بێ هەر حەزەکەم پێشکەشکێمە بینێرانمە کاتی خۆی ئەوە بەلامەوە جوان بوو ئازم هەموو لێبەر کرد بەشمەشەڵا لە نابێت هاوکارانشمان ئەو ئامادەکاریان کرد و حەزەکەن گەر کۆپلێکی بچووکیش بێ ئاسایە مامۆستا بکە هەروەی کە شەریکە سەرداخێمانەوە بێخودە فەرمێن غەزالی خۆش خەرامی من کە تووڕە ئینتیشارەکە هزار شێری سەوشکن بە ڕشتەیە شکارەکە کە تیری غەمزەتیش ئەکا لە جەرگ و سینە کارەکە کە قامەتی بەدەر ئەخە قیامەتی ئاشکارەکە قامەتی ڕاستی سەری جوێیبارەکە خۆشە دەمەوە کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕەواقی تۆ خۆشە و سەری کردەکە بێ لە پێچە و سواقی تۆ بە تیکە بێت کە نەیبێ اشتیاقی تۆ حیاتی من ویساڵی تۆ مەماتی من فیراقی تۆ بەڵێ هەری خەیاڵی تۆ عیلاجی شێت و هارەکە هەتا تەجەلەی خودا لە عالەما بکا زۆر بە ئاگری گوڵی چەمەن چیابێنێتی کێوی توور فریشتە و ئادەمی دەڵێن هەتا ئەبەد لە خوار و ژوور سەڵات هەق لەسەر شەهر کە شەق ئەکا قەمەر لە دوور سەلامی هەق لەسەر مەهێ کە ئەسپی خۆر لە ئەمە ئەفسەر و سەری قەسیدەکەەوە نەقەستەکە بخوێن تۆ چارێکێکە پێچێت ماشاءڵڵا دەسەکانە خۆشەوە مامۆستا داهاتووی شعر و ئەدەبیاتی کوردی چۆنە بینی شاعیرانی کورد نوێ دەتوان لە بواری عیرفانیەت و تەسەوف و ئیتر ئەوەی کە پێی دەوترێ خۆشەویستی ئاینی ئیسلام و پێغەمبەری خوددادا بتوانن ئەی بۆ ناتوان بڵێم مادام عشق مابێ عشقە کە نامرێت ئەوە شێرەمێنێتەوە بەڵام بمانێ وەکو کاتی خۆی ببینەوەکو مەحوی و نالی و سالم و کوردی و مەولەوی بینەوە ئەومان دەسڵاتمانە ناتوانێت جارێت وەکو مەلا محەممەد خاکی بینەوە ناتوانێت وەکو مەلا محەممەدی بێخودی شاعر ببینەوە ناتوانانی وەکو سەفەت و بێسارانی ئەمانە بینەوە بەڵام ئەتوانین بە جۆری لە جۆرەکانی تر بینەوە سەردەمی خۆی شاعرانی ئەمە کاتە شیرانی وسوێ هیچیان تەقلیدی کەسی دیکە نەکردو لایەنە بەشی کەمانە بێت ڕاستە قسەیەکی ئەڵە شاعر دزە بەڵام کەسەکە ئەڵە شاعر دزە و وەرجێرش خائینە حرمەتەن بۆ تاوی شاعران و بۆ وەرجێڕانیش بەڵام ئەوەیە کە
هەر کەس ئەتوانێت لە ئاسی خۆیەوە شتێ بکات. باس کراوە کە لە ئێستادا نزیکەی 8 میلیارد مرۆڤ لەسەر زەویایە، واتە 8 میلیارد نیعمەتی خوا لەسەر زەویا هەیە. ئەو بارێکەوە من هەمە تۆنیتە ئەوەی کەواتواتە ئەمیشنێتی هەرێکی بارێکی خۆی، بەڵام هەندێک کەس ناتوانێت بارەکە خۆی بدۆزێتەوە. کاتێ بارەکە خۆی دۆزێتەوە لە چ بارەکە ئەدۆزێتەوە. خۆگەروا بووە ئەوە گۆرانی لە زمانێکە حەسر وایە، شعر لە زمانێکە کۆتایی بەهاتایە، تەنانەت پێغەمبەرانیش لە زمانێکە کۆتاییان پێ باتێ، بەڵام نە هەندێک جارێ موقعەکە ئەگۆڕێ، زەمانەکە ئەگۆڕێ، هەست مەستەکە ئەگۆڕێ، نەکەی شتەکە ئەگۆڕێ. خواهموو میوەک تامی میوەکە هەر میوەیەک سیفەتی خۆی و شێوازی خۆی و بڵێن چێژی خۆیە. هەر چاویش بنە بخێنێ میوە خۆ ئەزانی سێ لە پرتەقاڵە جیاکەیتەوە. بۆیە مادام ئەو شتانە مادام عشرەکە ئەمێنێت، مادام بابەتێکی عرفانی ئەمێنێت، توانین بڵێن بابەتی شعریش هەر بەردەوامە بێت، بەڵام ئەشێ بە زۆرێتر بێت لە ئاسی دیکەشا بێت. زۆر سپاس دەکەن، دەستەکان خۆش بێ. طبعاً شعر و ئەدەبیات و ئەمانە هەر لە خۆ ئارامێکی زۆر دەن بە ئینسانەکان. بەوەسف و سەنای پێغەمبەری خواشا بێەوە ئەو هەست و ئارامێکی لێن دوو قاتە بێتەوە. بەڵام ئێمە لە بەرکاتی بەرنامەکە هەرەوەندە مجالمانە بێ. زۆر سپاس بۆ بەڕێزسەنگاوی نووسەر ئەمتەوەرە لەگەڵمانە بوو. زۆر سپاسی ئەکەین. بەڵێ چینە لای ئەو ڤیتیانی کە هەمانە لە هەولێر ڤیتێکمان هەیە سەبارەت بە کردنەوەی هۆڵی حاجی عەدنان. بەیەکەوە بینەری ئەو بابەتەمان دەبین. بەڕاستی کە حاجی عەدنان پیاوێکی دڵسۆز و خەمخۆر و پیاوێکی دیندار و پیاوێکی زۆر خاچی بوو. یعنی ئەوەندی زیکری خێری بکرێ دەیهێنێ. من زۆر سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ هەموو لایەک. خوا لێ خۆش بوو حاجی عەدنان پیاوێکی خواناس و پیاوێکی بە دڵسۆز و بە ئەمەک بوو. هەردەم بەرەو پیری هەموو ڕێکخرا و چین و توێژە جیاوازەکانەوە بوو، هاوکاری دەکردن، هەمانجی دەکرد و پیاوێک بوو دەست پێشخەر بوو لە ئیشی باشە. هەردەم تەماشات دەکرد ئەگەر هەر گەنجێکت دەدیت، پیرێکت دەدیت، هەر چین و توێژێکت دەدیت کە دەیبینی لە خزمەت دینی خوایە، ئەگەر شتێکی لە بەردەستیشدا نەبووە هەوڵی دەدا لە هەموو لایەکەوە هاوکاری و هەمانجی و کۆمەچی بۆ کۆ کاتەوە بۆ ئەوی هاوکار و دەستبارگیری بێ. و پیاوێک بوو بەردەوام لە کاروباری حیزبی و ڕێخستنیشدا، پیاوێکی زۆر پابند بوو لەسەر مەوعیدەکانی بە شێوەیەکی ڕێک و پێک، وەکو وەفایەک و ئەمەچێک. ئێمە وەکو مەڵبەندی هەولێر بڕیارماندا بۆ زیندوو هێشتنەوەی ناوی حاجی عەدنان لەو هەولێرە لە نێو کۆمەڵی دادگەریدا ئەو هەڵی بەناوکەین و خوا پشتیوان بێت و بکەین ئەو هۆڵە بەردەوام قەرەباڵغی تێدا بێ بۆ ئەوی هەر ساڵاچی دەکرێن بڵێن لە هۆڵی حاجی عەدنان ئەو ساڵاچە ئەنجام درراوە. بیرمان لەوە کردەوە کە ناوێت بێ کە ئەم هەولێریانی خوامانە بێ لە بواری پێگەیاندنی کاگیری ڕاگەیاندن و پەیوەندیەکان و لە هەموو بوارەکان دڵسۆز و سەمیمی بوو بۆ خزمەت ئیسلام و موسڵمانان. سپاس و دەستخۆشیشم هەیە بۆ ماڵی حاجی عەدنان. سپاسی مەڵبەندی کۆمەڵی دادگەری دەکەین. ئەوڕۆ وەفایەک بوو بۆ حاجی عەدنان هۆڵەچیان کردەوە، زۆر سپاسیان دەکەین. لە درێژەی هەوڵ چالاکیەکانی مەڵبەندی
کۆمەڵ خۆنەویست بوو باوکم هەموو کاتێک ماندوونە ناسانە سەردانی ماڵە یەتیمانی دەکرد سەردانی ماڵە شەهیدانی دەکرد لە ماڵەوە قودوەک و تاجی سەرک بوو بۆمە کە ئێستاش کە لە ناومان نمایە هەست بە نەبوونی باوکمان دەکەین بێجگەلەوەش لە برادر و دۆست و ئەحباب کە دەبینین تەمەنای بابەتی و هامان بۆ دەخوازن تەمەنای ئەوە دەکەین کە ڕێبازەکەی باوکم بەرنەدەین وچی دەهاتۆمانە بە پێکەنین یعنی دەهاتۆ ژوورێ دری باش بوو هەیدە گۆگەر مردمەگۆ ئاگاتان لە خۆتان بی ئاگا مندارانە بەڕەڵانە بیتن زۆر دری ساو بوو سەخی بوو خێرکەر بوو لۆ هەموو کەسەچی هەموو دەگۆ خوشکورایی منن گەجیان عیوانە چیان دەکردە خێر ئازی وەرە و عیوانە لۆ یەتیمان ببە یعنی خێری زۆر و خوا هەر ناگرێ هیچ خراپی نەبوو کەس کەس لۆ مار و منداری خۆشی خراب نەبوو حاجە عەدنانیش هەر لەو ڕێدا تەمەنەکەی بەڕێ فرۆشا و دۆشا و بەڵام بەڕاستی کە حاجە عەدنان ئەوەتە هەرخوا بەردەناسە خۆشەکانمان بخەینە گەڕ بۆ ئەوی بتوانین لێهاتووی و مەهارەی ئێستانداردەکان بۆ ڕاهێنان و پەرپێدانی تواناکان عزیزان هاوکارانمان لە ڤیدیۆکە باسی فەرشمان بۆ ئامادەکەن چۆن فەرشێک دروستەکرێ هۆنیا بەڕاستی من زۆر زانیاریم لەسەری نیامەوێ دانیشتم جوان سەری ئەم ڤیدیۆ بکەم زانێکم دروستکردنی فەرش چۆن دەست پێیەکە هەنگاوەکانی چیتیا بەکاریە چۆنەگاتە نەتیجە ئیتر نازانم تۆ گەشتێکی هەبێ زانیارێکی لەسەری هەبێ حەزەکەی طبعا ئەو ڤیدیۆ هاوکارمان کاکدانیار بۆی ئامادە کردوین باس لە جۆر و تایبەتمەندیەکانی فەرشەکە هەر لە کۆنەوە یەکێک بووە لەو شتانی کە بەکار هاتووە و جۆر و ڕنگ و شێوە و تەنانەت بەپێی تایبەتمەندی وڵاتەکانیش ئەمە گۆڕانکاری تێدا کراوە و تایبەتمەندی زۆری هەیە و هەر بوارێکیش بۆ خۆی قوڵاییەک و تایبەتمەندی و شارزایەکی باشی ئەوێ بۆیە ناتوانین بڵین کە بتوانین هەموو ئەو شتانە باس بکەین کە لە تایبەتمەندی فەرشە هەیە بۆیە ئەم ڤیدیۆمان ئامادە کردەوە بۆ ئەوی کە شارەزا بین بەو تایبەتمەندیانە پێکەوە بینەری ئەو بابەتشمان دەبین. دیارە وەکو هەموو ساڵێک لە سەرەتای وەرزی پاییزە هەوڵەتەن بەگشتی سەردانمان ئەکەن بۆ کڕینی فەرشی ئێرانی دیارە فەرشی ئێرانی یەکێکە لە پێداویستە سەرەکیەکان بۆ ماڵ کە بۆ گەرمکردنی ماڵ بەکارهێت و بەشێکی هاوڵاتیانش بۆ خواستی خۆیان بۆ جوانکردنی ماڵەکانیان بەکارێن واتە لە یەک کاتە دوو سوودی تایبەتی هەیە یەک بۆ گەرمکردنی ماڵە و دووش بۆ دیزایانی ماڵ و ڕۆنق بەژوور ئاات وەکو فەرشی ئێرانی ئەتوانم بەپێی ئەو زانیارانی کە هەمە ینی کۆمەڵشتان بۆ باسکەم فەرشی ئێرانی لە سەرەتا ینی هیچ ئەمە فەرش سنعاتی ئێرانە وڵاتی ئێرانە لە سەرەتا لە وڵاتی ئێران فەرش بەرهەم هاتووە پێش ئەوەی کە بە مەکینە دروستکرێت فەرش بەدەست دروستکراوە ینی ئەگەر لێکدایم بۆکی لە سەرەتایە فەرش لە ماڵەکانە دروستکراوە بەدەست چنراوە پاشان پەری پێدراوە ینی تقریبان چەند ساڵێکی زۆر بەدەست چنراوە ئەگەر بگەڕینەوە بۆ 100 ساڵ لەمەوە پێش لە دوای ینی شای ئێران شاه نەسرەدین مەکینەی فەرش دروست کراوە ینی پەری پێدراوە و بە مەکینەش فەرش دروست کراوە بەرەبەرە واتە پیشەسازی لە ناو ماڵەکان و هاتوتە ناو کارگەکان زیاتر پەری پێبرا و بەرەو پێش براوە لە ئێران ینی یەکەم وڵات بووە ینی زۆرینەی ئەو وڵاتانی دەوروبەری ئێران ینی لە ئێرانەوە فکران وەرگرتووە لە سەرچنینی فەرش بە مەکینە بە یا بە دەست بێ هەر شتێک ینی لە ئێرانەوە پەخش بۆ هەموو وڵاتانی چواردەوری بەپێی ساڵەکان و ئەتوانم لەمە پێی وەرزەکانیش ئەگۆڕێت چونکە ینی زیاتر لە بەهارە ینی مشتریان ینی ئەوی کە هێت حەزیان بە ڕەنگی سەوز یا ئەو ڕەنگانەیە ڕەنگی کراوەیە
ئەنی ئەکەوێتە سەرخواستی مشتری هێتە لامان ینی داوای ڕەنگی تۆخ ئەکا هەیە داوای کاڵ ئەکات وەکو بەپی مۆدلیش بەڵێ ئێستا وەکو چەند ساڵێ بەراورد چەند ساڵە لەمە پێشتر نەخشی مۆدرن کەم بوو ئێستا نەخشی مۆدرن ینی خواستی زۆر لەسرە ینی مشتری ئەوەی کە داوای ئەکات زیاتر فەرشی مۆدرنە. فەرشی ئێرانی بە گشتیرانی لە زۆرنەی شارەکانی ئێران ئەیهێنین ئەنی بە گشتی وەکو خۆمان کە ڕاستەخۆ معمەلی دروستکردنی فەرشمان هەیە لە وڵاتی ئێران بە تایبەتی لە شاری کاشان لێەوە خۆمان ینی تاکە کۆمپانیای هاوردەکردنی فەرشن ینی کە ڕاستەخۆ لە ناو کارگەی فەرشەوە ئەیهێنینە ناو کوردستان بۆ خزمەتی هاوڵاتیان ینی وەکو فەرشی عاباد چەند ساڵێکە ئێمە خزمەت ئەەکەین بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی کاسەکان وەکو قیاسی ستاندارد لێرە ینی بەگشتی لە ینی قیاسی بچوک لە 1.50 بە 2.25 دەست پێ ئەکات هەتا 3/5 ینی ئەو قیاسانە کە غیر ستانداردە ئێمە بە حکمی ئەوی کە معمەلی خۆمان هەیە دروستی ئەەکەین ینی ئەوە شتێکی تازەیە لە هەرێمی کوردستان ینی دیزاین و مۆدلی تایبەتمان هەیە لێرە ینی کە نزیکەی 3000 مۆدل زیاتر ئەبێ هەمانە حازری یعنی لەسەر ئەم مۆدلانی کە لە دوکان حاضر هەمانە مشتری هەیە اختیارێکات هەمان ئەو دیزاینە بە قیاسی ژوورەکەی خۆی بۆ ئێهێنین دیزاینی تایبەتمان هەیە وەزایدەن ستافی تایبەتمان هەیە لێرە خۆمان ینی حەزی مشتری وەرئەگرین بزانین مشتری حەزی لە چ بابەتێکە ینی لەسەر نەخشێک دەستکاریەکی بچووکی ئەوێت یان داوای شتێک ئەەکەن لەسەر داواکاری مشتریش ئەمە خۆمان دیزاین دروست ئەەکەین بەبێ ئەوەش ینی خۆمان لە کارگی خۆمان لە ئێران ینی چەندین ئەندازاری بەتوانامان هەیە کە کاریان دانانی دیزاینە بۆ فەرشی عەباس بۆکو حەزی مشتری بۆ ڕەنگەکان بەڵێ بە گشتی خەڵکی مەنتیقەی خۆمان ینی لە سلێمانی و دەوروبەریانی زیاتر حەز بە ڕەنگی کاڵ ئەەکەن یان حەزەکەن چەند ڕەنگێکی تیابێت چەند ڕەنگێک بنوێنێ ئەو فەرشە بەڵام ینی وەسەد بێ کاڵ بێت بەڵام بە پێچوانی ئەوی کە بە حکمی ئەوی کە گەشتیاری خواروی عێراق سەردانمانەکەن ینی ئەوانی کە عەرەبن ینی زیاتر حەزیان بە ئەو نەخشانەیە کە تۆخە ینی ڕەنگی تۆخ و ڕەونەقدار ئەو ڕەنگانیان زیاتر حەز لێ ینی ئەگەر بەراوردیکەی بە سلێمانی یان بە هەولێریان بە کوردستان و بە منتیقە جنوبیەکان بەراوردیان بکەین ینی زیاتر منتیقە جنوبیەکان حەزیان بە ڕەنگە تۆخ و گەرمەکانە منتیقی ینی کوردەکانیش ینی زیاتر ئەوانەی کەیان خواستیان لەسەر ئەو ڕەنگانەیە کە کاڵە و ینی بە کوردێکی خۆمان دڵ ئەکاتەوە بۆ ناوی فەرشەکان ینی ئێستا هەر فەرشە و ناوێکی هەیە ینی ئێستا بۆ نمونە نەخشی ماهی یەکێک لەو نەخشانی کە ینی ڕغبەتێکی زۆر لەسەرەوە ینی لەناو خەڵکە زۆر بڵاو بۆتەوە یان کۆمەڵی ناوی تر هەیە ینی هەمووی این مۆدلەکان زۆر ناتوان بە گشتی ئاماژە بە هەر هەمیان بکەم ینی هەر نەخشە و بەپێی تایبەتی ئەو نەخشە خۆی ئەنی خەڵک حەزی لێکات ینی بڵاو بۆتە لەناو خەڵکە ڕاستە نزمبوونەوەی تمان ئەنی بەپێی ئەوە بێت ئەبێ فەرش لێرە تقریبان بەرەو هەرزانی بڕۆ بەڵام بە پێچاوانەوە تمە نزم بۆتەوە بەڵام ئەنی کاڵا لەوێ گرانە لە ئێران ئەنی وەسایل ئێسان بە حکومی کە معمەلی خۆمانە ئەو وەسایلانی کە هەیە ینی بۆ نمونە لە بەنی دروستکردنی فەرشایان ئەهارە یان کۆمەڵێشتی ترە ینی هەتا ئەگەر کرەکارێک لە ئێران ئەگە کرەکارێک لە وڵاتی ئێران بە ڕۆژێک ینی موچەیەکی زیاتر وەرگێ بۆ کارکردن کاریگەری ئەکاتە سەر سعری فرۆشتنی لێرە ینی زۆر شت هەیە کە ینی یاری ئەکات بە نرخەکان لە ئێرە چونکە نرخی تمەن سابت نییە بۆ ساڕگان ژێرە زۆر جار سابن ینی زۆر جار بەرەو بەرزی بەرەو نزمی ئەڕوات بەس بە گشتی ئێستا بە حکمیەوەی کە تمەن نزمە سەری فەڕش بەرزە بۆ هۆکارەیە کە ینی هەموو پێداویستەکان لە ئێران گرانە ینی سەری کاڵا بەرزە بەڵام پارەکان نزمە بەگشتی سێرکە پیا و هاکەزاییە ینی بە قەنەعەتی من ینی زۆر دوای گونجاندن ناکەوێت بەڵام ئافرە دوانی ئافرەت حەز بە گونجاندنی ڕەنگ ئەکات یان بۆنمە لەگەڵ قەنەفا لەگەڵ پەردا
ئەوەی کە هەیە بەگشتی ینی ئافرەت زیاتر ئەمێنێتەوە بۆ اختیارکردن ینی ئێوە نەخشی زیاتر بینێ بەڵام پیا و نەخشێکی یەکەم جار کەوتە بەردەست ینی حەزەکە خێرابی کرێت ئەو بەتاکیید ئەو کێشانەش ئەبێت بۆ نمونە ژن حەزی لە نەخشەکە پیا حەزی لە نەخشەکە ئەو شتانە ڕوویاوە زۆر زۆر لای ئەمە بەسیتر ئێمە هەڵمان ناوە نێوەندگیری بکەین و لە کۆتاییە بە شتێک قەناعەتیان پێ بکەین. فەرشی ئێرانی چەند مادەیەکی هەیە ینی کە لی دروستکرێ وەکو بەگشتی ئەوەی کە خواسی لەسەر بێ لۆکەیە فەرشی لۆکە ینی کوالیتی زۆر باشە وەکو ئەوەی بۆ شۆردن زۆر ئیسفادی لێ ئەکرێ ینی بۆ شۆردن تێکچوونی کەمە بۆ مانەوە بۆ مدەی مانەوە بۆ ڕەنگەکەی بۆ ڕەونەقی ڕەنگەکەی بە بەراورد لە خوری ئەنی خوری ئەو ڕەنگانی کە هەیەی فەرشی خوری تۆ زێماتە بەڵام لە لۆکەیە تۆ زێ باشترە یان ئاوریش بژێکەکە لەو فەرشانی ینی کە لە مادی ئاوریشم دروستەکە ئاوریشمیش ینی مادەیەکە زۆر زۆر دەگمەنە یعنی ئەوەی کە دروستیەکات لە پەپولە دروستیەکات ئەو مادەی کە لەسەر فەرشی ئاوریشمەی بینی ینی ڕەونەقی 100 بەرامبەری خوریە یان فەرشێکی لۆکەیە ئێستا وەکو پێم وتن فەرشی 600 شانە هەیە 1000 شانە هەیە 1200 هەیە 1500 شانەش هەیە ینی ئەمەی کە ئێستا لەبەر دەستمە ئەمان فەرشی 1200 شانەیە چنینی ئەمانە پڕترە کاتێک کە ئەوترێت 1200 شانە ینی 1200 شانە لە سانتیمەترێکی مربع 12 تاڵ دەزوشانەی هەیە ئەمە 1200 شانە ینی ئەمە لە 1 مەتری مربع ئەبێتە تقریبا 1200 تاڵ شانە ئەنجا وەکو جیاوازی نێوان 1000 شانە و 1200 شانە لە 1200 شانەیە شانەکان زیاترە واتە وەک پێم وتن لە سانتیمەترەکە لە سانتیمەتێکی مربع 12 تاڵ شانەی هەیە بەڵام تەنک ئەچنرێ و ڕەونەقی فولە واتە فول ئێژیە لە 1200 شانەیە لە 1000 شانەشە لە ئەمان وەک پێم وتن لە سانتیمەتێکی مربع 10 تاڵ شانی هەیە 1000 شانەیە هەم خاصیەتی 600 شانە هەیە هەم خاصیەتی 1200 شانەش هەیە چۆن ینی ئەگەر سێرکیت ئێستا لە 1000 شانە فەرشەکان ئەستور ئەچنرێ بەڵام ڕەونەقی 1200 هەیە ینی هەردوو خاصیەتەکەی بۆ گرتووە هەم 600 شانە و جۆرێکی تریشمان هەیە لە فەرشی ئێرانیە کە لە خوری دروستەکرێ خوری حیوان واتە ینی بەگشتی ینی مشتری ئەوەی کە هێتە لامان ینی نازانن ینی لە چیە کەوتێ خوری وازانن براندێکە نەخێر فەرشی خوری واتە لە خوری حیوانە شی ئەکرێتەوە پا ئەکرێتەوە و ئەم فەرشەی لێ دروستەکرێت ئێستا ئەوەی کە لە بەردەستمە ئەمان فەرشی خوریە 1200 شانەیە ینی ئەمانە بە حکمی ئەوی کە فەرشی خوری تۆزی ڕەنگی ماتە ینی کۆمەڵێ مادی ڕەونەقدار هەیە تێکەڵ ئەکرێت تێکەڵی مادە سەرەتایەکانی دروستکردنی ئەکرێ بۆ ئەوی کە ڕەونەقی هەبێت ئێستا لەم فەرشاگە سێرکەن ینی لە هەندێ لایەوە ڕەونەقی تۆزێ ماتە لە هەندێکی شەوە ینی سێرەکەی ڕەونەقی زۆر هەیە ینی ئەوەی کە تۆزەکەم ڕەونەقی دەرئەچێت لە بینینا ئەو لایەنەوە زیاتری بەشی زیاتری خوریە ینی ئەوەی کە ڕەونەقی هەیە ئەوە مادەی تری تێکەڵ ئەکرێت وەکو ینی هەیە ئاوریشمی تێ ئەکرێت هەیە تاڵی ئاڵتونی تێ ئەکرێت ئەنی کە ئەوانە شتێکی تازن لە هەرێمی کوردستان بەگشتی بۆ خەڵکی خۆمان ئەوەی تریش کە ئەمێ بۆتان باسکەم فەرشی 600 شانەیە یەکێکی تر لە جۆرەکانی فەرشی ئێرانی فەرشی 600 شانە کە یەکێکە لەو فەرشانەی کە خواستی هاوڵاتیان زۆر لە سەرەتی بە هۆکاری ئەوەی کە یەک نرخەکەی مامناوەندە ینی هەموو چینێک لە کۆمەلگا توانێت بیکرێت ینی وەکو 1200 نیە وەکو 1000 شانی ئەوان تۆ سەریان بەرزترە ینی جیاوازی نرخەکان کەمیانی دیارە بۆیە بە حکمی ئەوە ئەنی ئەمە فەرشی 600 شانە خواستی زیاتر لەسرە بۆ بەگشتی بۆ هەموو خەڵک لە 600 شانەیە هەر هەمان شێوەی کە 1200 شانە و 1000 شانە بۆم باسکردن لەمەشە ینی لە 1 سانتیمەتری مربع 7 شانە هەیە لە 1 مەتری مربع ئەبێتە تقریبا 600 شانە لە 600 کۆمەڵێ جۆری هەیە واتە لە شێوازی چنینەکەی لە شێوازی چنینی 600
ڕێژەی تەراکوم هەیە ڕێژەی تەراکومی حوسەشانەیی بۆ 2550 هەیە تەراکومەکەی ئەوان کە تۆزێ ئەستورترە بۆ دانیشتن باشترە حوسەشانەشمان هەیە ئێستا ئەم مۆدلە تازانە کە ئەچنرێت ئەمە هەم ڕەونەقی هەیە بە حکمی ئەوی کە فەڕش ینی ئەگەر ئەسوور بچنرێت لە حوسەشانەیە تۆزێ ڕەونەقی کەمترە بە حکمی شانی کەمترە بۆیە ئێمە هاتوون ئەنی بە یارمەتی ئەو ئەندازیارە تایبەتانی کە هەمانە لە شەریکەکەمان هێناومانە ئەنی بە ئەم حوسەشانەیەمان چنیوە بە تەراکومی 3000 ینی بە هاوشێوەی 1200 چنیمانە ینی وەکو ئەوە لە کاتێکا مشتری هێت فەرشێکی حوسەشانە ئەکرێت بە نەخشی 1200 وەکو مانەوەی فەرشی ئێرانیش ینی بە گشتی ئەگەر لە حوسەشانە بۆتان باس فەرشی حوسەشانە بۆ ئەگەر ئەو مادی کە لی دروست ئەکرێت لە 100 ئەکریلیک بێ واتە لۆکەی تەبیعی بێ ینی بەگشتی فەرشی حوسەشانانی لە لۆکە دروست دەکرێت ئەگەر لە 100 لۆکە بێت لایلۆنی تێنەکرێت یان کۆمەڵی موادی تر هەیە تێکەڵ نەکرێت پێکهاتەکەی پێتەواو بکرێت بۆ دروستکردنی ینی ئەوە کوالیتی زۆر باش ینی بۆ مدەیمانەوەی ینی بە تقریبی لە سەر و 20 ساڵ زیاتر ئەڕوات ینی بۆ شۆردنیش ینی ئێستا وەکو خۆمان وەکو فەرشی ئێرانی عباس ینی وەکو شوێنی تر نازانم بەس وەکو کوالیتی معمەلی خۆمان ئەوانی کە ئیهێنینە هەرێمی کوردستان و بۆ خزمەتی هاوڵاتیان ئێهێنین بەگشتی ینی کارتی گەرنتی ستانداردی شەریکی لەگەڵایە ینی هەتا 5 ساڵ ینی بۆ ئەوەیە کە بە مەنجەڵ بسووتێ بە شۆردن تێکچێت یان تاڵکێش بە یا هەڵوەشە ینی هەتا 5 ساڵ گۆڕینی هەیە بۆ هەموو مشتێک و ئەوەی کە ئێتێرانی گشتی بە مشتم کە گەرنتی سووتانی شتی پێیان سیرە یان هەیە پێ ئەکەنێت ینی گەرنتی سووتان چێ لە فەرشی ئێرانی ینی مادەی لۆکە عادەتی وایە ینی بە مادی بە تیڤاڵ و بە کتری و مەنجەڵ و خۆری ئەمانە بە گەرمی کردە سەر لۆکە ناسووتێت بەڵام ئەگەر فەرشێک کوالیتی نزم بێت تابێ لایلۆن بە گەرمی ئەسووتێ ینی ئەو گەرنتی هەیە ینی باشترین ناسینەوە بۆ فەرشی پۆلیەستەر و فەرشی کوالیتی نزم ئەوەیە کە مەنجەڵی گەرمی لە سەردانی ئەسووتێ بەڵام لەمانی خۆمانانی کە ئێستا هەمانە ئەنی هەمووی کارتی گەرنتیان هەیە ڕێنماییم بۆ هاوڵاتیان بە گشتی ئەوەیە کە ینی کاتێک کە سەردانی هەردووکانێکی فەرشی ئێرانی ئەکەن ینی خۆی فەرشی ئێرانی دەرەجەیەک ئەنی ئەوەی کە لە شەریکە دروست بکرێت کە بنی کوالیتی باش بووانی ساری لە ئێرانی کە سارێکی بەرزی هەبێت ینی بۆی کە خەڵک بە چۆن بڵێ بە کوردی خۆمان قۆڵی نەبڕێیان شتێکی گرانی پێنێن بە شتێکی خراپیش بێت لە ئەساسا ئەبێ کارتی گەرنتی و زەماننامەی شەریکی لەگەڵا بێت چونکە ئەنی بەشێکی زۆر لە ئێستا ئەو شەریکاتانی کە فەرش هاوردی وڵاتی خۆمان ئەکەن ینی بەگشتی کە ئێمە خۆمان ئاگادارین لی بە حکومەوەی کە ئەمە معمەلی خۆمانە ینی کە هێن تەڵەبیاتەکان هێنە لای ئێمە ینی بەگشتی داوای ئەو فەرشانە ئەکەن کە کوالیتیان نزمە ینی بۆ نمونە فەرشێکی ئێرانی ئەگەر سەرکی لە دروستکردنیا 5 تۆپ دەزوی ئەوە بۆ دروستکردن ئەوان داواکەن ئەڵەن نەم 5 تۆپ دەزوە 2 تۆپمان بۆ کە بە لایلۆن ینی ئەوانە چەند جار ڕوویاوە ینی من خۆم ئاگادارم چەندین جار ینی تەڵەبم هەبووە کە مشتری جوملەم هاتوتە لام داوای ئەوان لێ کردوم ینی بەس بەگشتی ئەوەی کە ئەمێ بە هاوڵاتیان بگات ئەوەیە ینی کە کارتی گەرنتی لە ئەو شوێنەوەرگە کە فەرشەکەی لێکڕی و زایدەن زانیارێکی جیاوازتر ئەمێ بم بە هاوڵاتیان ینی بۆ کاتێک کە هێن فەرشێکی ئێرانیەکردن بۆ ماڵێک کە سێر ئەکات قەرەباڵغی لەسەر یا مناڵی وردی هەیە فەرشی ئێرانی تۆزێ پاراستنی ئەوێت ئەگە فەرشە کاڵ بێت ئەو تۆزێ زوو پیس ئەبێت ینی بۆی کە فەرشی ئێرانی تەمەنی بەکارهێنانی زۆرە ینی بۆ کەسێکانی خۆش نییە گەر بۆ فەرشێک بکرێت فەرشەکە کاڵ بێت و ماڵەکەشی قەرەباڵغ بێت زوو پیس بێت ینی ئەو ئەرکی زۆرە ئەتوانن بۆ کەسانە فەرشێکی تۆخ اختیارکەن و زایدەن بۆ شۆردنی فەرش ینی باشتر وایە فەرش بە ئاوی سارد بشۆردرێ و فاست و ئەمانی زۆر بۆ بەکار نەهێندێت چکە فەرشێکە دەرەجەیەک بێت هەر بە شۆردنێکی احتیاجی پاگە بێتەوە خەستەکانی ئەو خەستانی کە هەیە ینی جیهازی خەسل بەقوەتە زۆر ینی بە حکمیەوەی کە ئێستا بۆتە کار ئاسانیەک بۆ هاوڵاتیان زۆر ڕویان کردەوە خەستانە ینی خەسل ئەو جیازی کە لە خەستا بەکار هەیە بۆ فەرش شۆردن ینی زۆر بەهێز ینی ئەبێتە هۆی زۆر جار هەڵۆشاندنی فەرشەکەیان تێکدانی ڕەنگەکەی بەگشتی ینی من ئامۆژگاریم بۆ هاوڵاتیان بەگشتی ئەوەیە کە خۆیان لە ماڵەکانی خۆیان فەرشەکان بشۆن زیاتر ئەمێنێتەوە زیاترتوان ئیسفادە لەکەن و سوودی لێ وەرگن.
بەڵێ خۆشەویستان لە سلێوانی فستیڤالێک هەیە فستیڤالێکی تایبەت بە خواردن کە چەندین چێشخانە و چەندین کەسی بەهرەمەند لەواری خواردن دروستکردنا بەشداریان تێدا کردووە و چەندین خواردنی تایبەت و ناوازیان پێشکەش کردووە پێکەوە بینەری ئەوە تش دەبین. قوربان ئێمە بەشداریمان کردووە لە فیستیڤاڵی خۆراک لە سلێمانی 11 جۆر قاوەمان هەیە لێرە بە 5 جۆر بەشداریمان کردووە قاوەی بندوق، قاوەی چکلێتی، قاوەی کوردی، قاوەی وەسەد لەگەڵ قاوەی تاڵە. ئەم قاوانە مادە خامەکەی لە دەرەوە دێت تەبعاً وەکو هەر وڵاتێکی تر چکە قاوە لە چەند وڵاتێکی کەم بەرهەم دێ. ئێمە شێهێنین و معمەلی تایبەتمان هەیە بە خۆمان دروستەکەین و هەنێکی خەڵتەیە هەنێکی قاوەی ڕەشە دروستەکەین و کردومانە بە براندێک بۆ ئومێدەوەی ڕۆژێک بێ بە براندێکی کوردی. تامەکان قاوەی تاڵ طبعاً یەک نەوعە بەڵام نسبەتی تاڵەکەی زیادەکە وەکو ڕەش قاوەی ڕەشی تاڵ بێ ئەو باقی قاوەی چکلێتی قاوەی بندوق طبعاً لە قاوەی چکلێتەکەی ئێمە لە تامی کەرامێڵ و ئەوە پێک دێکە پێڵم وەکو تامی چکلێتە خەڵکی ئێمە بەناوبانگ بووە. قاوەی بندوق ئێمە لە بندوق هەر لەو بندوقەی کە هەیە کە خەڵکی خواتەوە چەرەس ئەی برژێنین و قاوەکەی دروستەکەین. قاوەی فستقمان هەیە، قاوەی قەزوانمانەیە لە قەزوانی کورسان هەر ئەو قەزوانەی کە هەیە لە ناو کورسانە ئەی برژێنین و لێ ئەیکەین بە قاوە. جیاوازەکەی ئەوەیە لە لای ئێمە هەرزانترین قاوە 14,000 1 کیلۆی بەڵێ گراترینەکەیشی 25,000 لە لای ئێمە. ئەو کات قاوەی عالەمی فەرقەکە ئەو دەنکەیە دەنکە ڕەشەکە بە پێی وڵاتانە گۆڕێ وەکو ستانداردێکی عام نییە ڕاستی مەسەن ئێستا وەکو براندی لاڤازا وەکو بۆ نمونە وەرگرین بە ستانداردێکە لە زۆربەی شوێنەکانی فرۆشێ لە 20 دلارەوە دەست پێ دەکات بۆ نمونە لاڤازا. بەڵام قاوەی تیشێ بە چەند 100 دلارێکە فرۆشەیە کە ئەوەی بەرهەمی ئەڵێن قاوەی فیل و قاوەی وێزڵ لێرە نییە من نەبینیوە. وەڵڵاهی جا هۆکاری زۆرێکە گرانی دوو کەمی ئەو قاوەیە سێ ڕەغبەتی خەڵکەکە هێشتا لەسەر نیچکە زۆر زۆر گرانە. ناوم باخانە ئەندازیاری کشت و کاڵیم بەدەر لەوە ئیشی کێک ئەەکەم نزیکەی 5 ساڵە کاری دروستکردنی کێکەکەم سەرەتا تەنها بۆ خۆم دروستم ئەکرد وردە وەردەوام لێ هاو هەتا دەستم کرد بە ئیشکردن بە بەردەوامی لە ماوەی 5 ساڵەیە ئیشێکی باشم کردو الحەمدوللا ناوێکی باشم هەیە لە ناو خەڵکە. سەرەتا وەکوتم تەنها کێکی بچووک بچووکم ئەکرد هەتا ئەونا دەسم ڕاهاو بە کێکەکان و ئیتر ئەو کاتە توانیم پیجێکی ئۆنلاین دابنێم و بە شێوەکی ئۆنلاین ئیش بکەم و هەتا ئێستا بەردەوامم. بەڵێ ئەکید خەڵکی دەرەوە من وەکو خۆم وەک باخان کێکم هەتا بەها ڕۆشتووە بۆ هەولێرە ڕوا بۆ 4 دەوری سلێمانی ڕۆشتووە و الحەمدوللا کێکی گەورەم کردووە توانیمە کێکی زۆر زۆر گەورە بکەم کە تەنها لە ماڵی شەویشم کردووە. بۆ جۆرەکانی عیدمینادی مناڵە مناسبەکانە زیاتر ئەو شێوانەیە. ئێمە زیاتر لەسەر تەڵەبی کەسەکە داوای کە بکە ئایا کێکی ڤانێرایە یا قاوەیەوێ ئایا میوەی تیابێ یا تیای نەبێ ئایا حەزی لە چ جۆرە شتێکە بەپی تەڵەبی ئەو کەسە ئەیکەین بۆی. ئەوەی ڕێگرە لە بەردەم تاتۆ ئەو شوێنەی کە بتەوێ ئیشەکەی تیا بکەی. بەڕاستی ئێستا دەست بۆ هەر بینایە
شوێنێک ئەبێ هەر شوێنێک ئەبێ نرخێکی زۆر داواکە لەبەرەوە ناتوانانی ئەو نرخە زۆرە بێ بە تایبەتی لە کاتێکی وەکو ئێستاە کە هەمومان نەزانین وەزع چۆنە ناتوانانی بەو دەرەجێ بتوانانی ئەو شوێنە بگریت و ئەو شتە بکەیت تەنها ڕێگر ئەوەیە کە لە بەردەم تا ئەبێ. ئێمەوەکو کۆمپانیای ئالین خۆشحاڵین بە هاتنتان ئەو براندانەی خۆمان کە هەماناتە کەچەب و ساس و بەهارات و ئەو شتان هەمووی ناومەعمەل ئالین ئینتاز دەکرێتن. ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئیتمام دەدەین بە براندی زیاتر. ئێستا کەچەبمان لەسەر ئاستی عێراق یەکەم سپاس بۆخوای گەورە. ساسمان هەیە بەهاراتەکان 68 نوعمانەیە لە عیلبە لە پاکەت 64 نوعمانەیە. ئێمە سێ براندمان هەیە لەگەر منەظیفاتیش بەنسبەت ئەو کوالیتەی کە ئێمە دروست دەکەین زۆر لەوەی دەرەوە دێ کوالیتی باشتر و زیاتر ئیتمام پێ دەدرێت. ئێمە تاکو بڵێ دبە و قەباغ و ئەو شتانە هەمووی ناو ئالین دروست دەکرێتن لە دەرەوە نایە هەموو شتەکان دێ لە ناو ئالین هەتا سەری قەباغی زای و سەرە قەباغی ساس و کەچەب و دبەکەی و هەموو تشت ئینتاز دەکرێت ناومەعمەل شتەکانمان کوالیتی لەخوا بەزیاد بێ هەمووی داشکانمان کردووە پێویست دیانی شتەکانمان نرخماندا بەزان بە بۆی خەڵکە بزانێت کە تێستی دەکاتن ئەڵێ ئەو شەربەتە ینی خەڵیت کێک جەلی خەڵکەتە زۆر عەدەک زۆر لێ ڕازێ و سپاس بەخوای گەورە. شتێکی زۆر گرنگە لە خواردناویش دەستیاوە جاریوە هەیەڵەن کەسێک ئەگەر ئەم مستەڵحە ئاوا هەیە ئەم دەستەواژەیەڵێن ئەگەر بەرد و ئاویش لێنە تامێکی خۆشی هەیە. بێگومان من ئەو کەسانم بینیوە هەل خۆ دایم حەزەکەی خواردنیان بۆی تایبەتە جانەزانم چشتی تۆ خۆشەستەنە نەزانم وا زۆر خۆم با ڕۆژە چشتەکە بخۆ کاتە پێتانەڵێ خزمەتتان. ئازیزان لە تەوەری دۆمی بەرنامەکەمانە قساکەین لەسەر چۆنیەتی دەربڕێنی خۆشەویستی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئایا ئێمە بە چ ڕێگایەک خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەری خوا گەورە دەربڕین ڕێگایەکی دروست بێ و لایەق بێ بۆ پێغەمبەرە ئازیز و سەروەرەمان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنیمان کردەوە مامۆستای ئاینی و زیاتر گفتوگوی لەگەڵاکەین. مامۆستایان زۆر بەخێر بێ. مامۆستا سپاس بۆ ئامادەبوون. ئازارتماندایت و سپاس بۆ ئامادەبوون. مامۆستا جوانترین ڕێگا و ڕاستترین ڕێگا و بەرزترین ڕێگا کامەیە بۆ ئەوەی ئێمە کە بتوانین خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەری خوا دەربڕین صلی الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ دەرفەتە ومێدەوارم بتوانین سوودێک بە بینەرانی زۆر بەڕێزی شاشەکەتان بگەین ئینشاءالله. هەڵبەتە ئەمەوێت لەوە دەست پێ بکەم کە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەشێکە لە بیر و باوەڕی ئینسانی مسلمان و هەر یەکێ لە ئێمە کە خۆمان بە مسلمان نەزانین ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو کەس لامان خۆشەویستتر نەبێ و خۆشەویستی ئەو لە پێش هەموو خۆشەویستەکانەوە نەبێ ئەوە ئیمانی ئێمە کامڵ و دامەزرام نابێ. وەکو خۆی ئەفەرمێ لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من ولده ووالده والناس أجمعين. يعني هیچ کەسێ لە ئێوە ئیمانی کامڵ نابێ ئیمانی تەواوەتی نامەزرێ تامنی لە خۆی و لە منداڵەکانی و لە دایک و باوکی و لە هەموو خەڵک زیاتر خۆش نەوێ. ئەمە قسەیە بەڵام بەکردەوە ئەگەر ئینسان بێوێ جێبەجێی کا و بیسەلمێنێ بەڕاستی زۆری ئەوێ ماندووبوونی ئەوێ شەو نخۆنی و ناڕەحەتی و زەحمەتی ئەوێ تا بە جۆرێک تۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە دڵ تا بچەسپێ کە لە هەموو کەسەکان زیاترت خۆش بیێ.
ئەم خۆشەویستیەش تەنها بە ئیدعا نابێ، تەنها بە قسە نابێ. ئەگینا ئەگەر بڕۆی بە هەر کەسێک بڵێ بە هەر مسلمانێ بڵێ چی پیا و چی ئافرەت هەڵێ من پێغەمبەری خوام صلی الله علیه و سلم لە هەموو کەس زیاتر خۆشەوێ. بەڵام ئەوە کردەوەیە کە ئیسلمێنیە کە تۆ ڕاستەکەی لەگەڵ ئەو خۆشەویستی یان نە. ئەوە بەرجەستەبوونی ئەو خۆشەویستیە لە ژیان تا و ڕنگدانەوێتی لە ژیان تا ئەیسلمێنێک کە تۆ بالفعل پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشەوێ یان گاڵتە ئەەکەی یان هەر شتێکی سەرزارەکیە. کەواتە خاڵی یەکەم بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بۆ ئەوەی کە بیسەلمێنی کە خۆشەویستیەکی ڕاستەقینەت هەیە یان باشترین ڕێگە بۆ ئەوەی کە تۆ بیسەلمێنی کە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەواو لە ناختا چەسپا و دامەزراوە ئەبێ لە هەموو کەس زیاتر جارێ خۆشت بوێ. نابێ مقارنەی خۆشەویستی ئەو لەگەڵ هیچ خۆشەویستێکی ترا بکرێ. ئەمەش یعنی پلەیەکی زۆر گەورەیە. ئیمامی عومەر فەرمووی پێغەمبەری خوا من ڕاست و دروست پێ بڵێم لە هەموو خەڵک زیاتر لەلام خۆشەویستی تەنها لە خۆم نا خۆم زیاتر خۆشەوێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی نەبەخوا عومەر هێشتا تەواو نییە، یعنی 100% ئیمانت کامل و دامەزراو نییە هەتا منت لە نەفسی خۆشت زیاتر خۆش بوێ. فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئێستا ئامادەم لەم لەحزەوە من تۆم لە خۆشم زیاتر خۆشەوێ. یعنی تۆ کە کەسێکت لە خۆت زیاتر خۆشویست یعنی ئامادەی قوربانی بۆ بکەی، ئامادەی ڕۆحی خۆتی بۆ بەخت بکەی، ئامادەی دیفاعی لێ بکەی. ئێستا خەڵک هەیە گوێن بە خۆی بدا قسە بە خۆی بکە لەسەری دێتە جواب پیاوی لەسەر کوژێ، بەڵام بە بەشچاوی قسە بە پێغەمبەری خوا بکات نایەتە جواب، کەواتە ڕاست نییە خۆشەویستیە. یعنی ئیتر تەسەوور کە ئەگەر کەسێک لە دنیا کەسێکی خۆشوێ چۆنە بووی دایمە لە بیرێتی، دایمە باسیەکە، دایمە حەزەکە لە مەجلیسا باسی بکرێ. ئێمەش بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێ وابین. کەواتە خاڵی یەکەم ئەبێت تۆ لە هەموو کەسێ زیاتر لەلات خۆشەویست بێ و نابێ هیچ کەسێ ببێ خۆشەویستیەکەی شاندا لە شانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. دووهەم ئەبێ ڕەفتارەکانی هەڵس و کەوتەکانی ئەو شتانی کە ئەو پێی خۆشە لە ژیانی ئێمە ڕنگ بداتەوە. قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئەگەر ئێوە ڕاستەکەن خواتان خۆشوێ شوێنی پێغەمبەری خوا بکەون صلی الله علیه و سلم خوای گەورە خۆشتانی ئەکەوێ. ئەمە کوێی ڕاستیە کەسێ بڵێ من پێغەمبەری خوام خۆشوێ بەڵام بە قسەی ناکەم، وەڵام من پێغەمبەری خوام صلی الله علیه و سلم زۆر خۆشوێ بەڵام سونەتەکانی هیچ جێبەجێ ناکە، هیچ لە ژیانیا ڕنگ ناداتەوە، هیچ شتێ نابینی لە ژیانی عملی و کرداریە کە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەسڵەن کەڵەی فلانەش سونەتە ئەو وازی لێ دێنە لە کاتێکە ئەسڵ وایە لە سونەتە ئینسان چی بکە جێبەجێ بکە. کەواتە ئێمە کاتی ڕاست دەکەین کە ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشوێ لە ژیانمانە ڕنگ بداتەوە، لە کردەوەکانمانە، لە جێبەجێکردنی سونەتەکانە. لایەکی ترەوە ئێمە قسەی هیچ کەسێک پێش قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەخەین، ئەو کاتە ڕاست دەکەین. ئایا قسەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ کە قسەی کەسێکی ترا تعارضی کرد قسەی کامیان پێشەخەی بە قسەی کامیانەکەی. لە لایەکی ترەوە کاتێ ئەم خۆشەویستیە ڕاستە و بەرجەستە بێ لە ژیانمانە ئێمە بگەڕین و بۆ لای شەریعەتەکەی ئێوە بە پێی فەرمانەکانی ئەو بجوڵێنەوە. ئێستا هەندێک کەس هەیە کاتێک کە کێشەیەکیانە بێ گرفتێکیانە بێ ئەگەر بزانێت لە مەسلحەتی ئەمایە لە بەرژەوەندی ئەمایە ئەڵێ کاکە من بە شەرعی خوای کەم و ئێمە مسلمانین و هەمومان بێ بە پێی دین بجوڵێنەوە و بەڵام کاتێک کە لە مەسلحەتی نەبێ یان بەرژەوەندی نەبێ وڵێ وڵا کاکە من بە قانون نیکەم، من بە شەرع نایکەم، کە ئەوە بەڕاستی زۆر مشکلەیە. خوای گەورە فەرمێ فەلا وەڕەبیکە لا یؤمنون، بەخوای تۆ ئەی محەممەد هیچ کەسێ لەوانە ئیمانەن دانامەزرێ حتى يحكمونك فيما شجر بينهم. ئەبێ تۆ بکەن بە حەکەم، تۆ بکەن بە دادوەر، تۆ بکەن بە قازی بۆ کێشەکانیان. ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيته. أمجا أجر توش حكمي كدا لمصلحتي النبو لبرجوان النبو نابي لدلوبيان ناخوش بيه لقل أويشا ويسلموا تسليما أبد تواوتي تسليمي فرماني خوابي وفرماني بيغمري خوابي إن جاء مسلماني بو نابي بطول والله من مسلمان وأشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله بلام هيج آكاري كد هيج رفتاري كد دادوري كد كيش كانت قل فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول. أجل يوكي شيء تانا بو نزاعك تانا بو خصوميك تانا بو بيجرنا بلا إخوة في غمرك بزان أو تشيله كابرا عليه من مسلمان بلام كاتك كي شيء ده تبيشوا ناسي بلا في غمر إخوة صلى الله عليه وسلم كواتب بكرتية جرزور ستانية شينم أويك ادعاء خوشويسي راستقينا أويك تو هالدي سنة كاني جيانت برازيني توبا
فەرمایشتەکانی ئەو بە سونەتەکانی ئەو بەڕێنمایەکانی ئەو کاتە پێێتەوەتی خۆشەویستیەکی ڕاستە. مامۆستا هەر لەسەر و بابەتەی کە هاوکارم ئاماژەی پێدا گزارشکردن لە خۆشەویستی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ وەکۆی کە بڕستان ئاماژتان پێدا تەنها بە قسە و بە کردەوە نەبێ یەکێک لەو فەزڵ و گەورەتیانەی کە تۆ دەتوانی گزارش لە خۆشەویستی پێغەمبەری پێ بکەی درودی خوای لەسەر بێ سەڵاواتدانە لەسەری پاداشت و مانای سەڵاوات چییە گەر لێرەوە ڕوونکردنەوەیەک بێ لەسەری. هەڵبەتە ضرورە پرسیارێکی جوانە ضرورە خەڵک بزانێ مانای سەڵاوات چییە. زۆر جار ئێمە سەڵاوات دەدەین تەنها شتێکە ئێڵێنەوە خۆش ئینسان ماناکەی بزانێ. مانای سەڵاوات طبعاً خوای گەورە بۆ خۆی سەڵاواتەدا لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و مەلائکەتەکان سەڵاواتی لەسەر دەدەن و ئێمەش سەڵاواتی لەسەر دەدەین. هەر یەک لەمانە معنایەکی هەیە. سەڵاواتی خوای پەروەردگار بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی دابەزاندنی ڕەحمەت و بەزەی میهرەبانی بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. چونکە ناکە ئێمە بڵین ئێستا سەڵاوات لەلایەن ئێمەوە یعنی دوعا بۆ پێغەمبەری خواکەین ئەڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد یعنی خوایە ڕەحمەت و میهرەبانی خۆت بڕێژە بەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێخوا ناکرێ خوای گەورەش ئاوا بفەرمێ. سەڵاوات لە خوای پەروەردگارە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم معنای دابەزینی ڕەحمەت و سۆز و میهرەبانی خوایە. لەلایەن مەلائکەتەکانەوە داوای ئیستیغفارە یعنی داوای لێخۆشبوونە. هەرچەندە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوناهی نییە و مەعسوومە بەڵام داواکردین لێخۆشبوون بۆ بەرزبوونەوەی پلەپایەیە بۆ بەخشینی مەقام المەحمودە. لەلایەن ئێمەشەوە کاتێک کە سەڵاوات دەدەین هەر دیسان دوعایە. ئێستا خەڵک بازانە سەڵاوات دوعا نییە. سەڵاوات دوعایە. دوعای چییە؟ دوعای دابەزاندنی ڕەحمەت و سۆز و میهرەبانی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کاتێک ئێمەڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد. طبعا لآياتي قرآن لسورة أحزاب أخوة تعالى فرميهم إن الله وملائكته يصلون على النبي. براسي خواي پروردگار طبعا إن لزمان عربية وتأكيد كردنا براسي خواي پروردگار فرشتكاني خوا صلوات الدين لسر بيغمري خوا صلى الله عليه وسلم. يعني أما أتزاي معنى شتيا توابي بيمنتي لخلق يتو هر صلوات مدى خواي رب العالمين صلواتي لسرده للاي كتير شو أكبرين أما أتا قورترين ترجيع أبو صلوات قورترين تشجيع بوشي خوا بو خوي صلواتي لسرده تو شو نايدي شون غافل بي لصلوات لكاتك رب العالمين بو خوي صلواتي لسرده للاي كتيروا أما قوري وبيقا ومقامي بيغمري خوا درخا كخواي رب العالمين لنا أوهم بيغمبريا لنا أوهم مليار خلقيا صلوات لسروده ئێتە تۆ بسەڵاوات ئەدەی نادەی خۆی تەعالا بێ باکە. مامۆستا پاداشتەکەی جایسە ئەرزەکەم ئەمە گەورەترین پاڵنەرە بۆی کە ئێمە سەڵاواتی لەسەر دەین. دوایەوە هەرچی فریشتەی خوا هەیە سەڵاواتی لەسەردا. مامۆستا عەزیز نەمە فریشتەی خوا چەندێکە چەند نەفەرن چەند دانن. وما يعلم جنود ربك إلا هو. رب العالمين نبي كز نازانە چەند مەلایکە هەیە ئەوەندە زۆرن. لە حەدیثێکە هاتووە ئافەرمی ئاسمان نکەی لێوە دیە هەها ئەگەر تەشبیه نێ بە گوێدرێژێک ئەگەر بارێکی زۆری لێ بنی ها لە ژێریان نکەی دیە یان سیارێک ئەگەر بارەکەی زۆر قورس بێ جیڕەی لێوە دیە ئەفەرمی ئاسمان ئاوایە لەبەرەوەی جێی بستێک نییە ئللا فریشتێکی خوای پەروەردگار یا لە ڕکوعدا یا لە سوژدەیە بۆ خوای پەروەردگار یان لە ئاسمان بەیت المەعموور هەیە هەموو ڕۆژێ لەو ڕۆژەوە کە خوا دروستی کردو 7,000 مەلایکە بە دەورە ئەسوڕێتەوە جارێکی تناگەڕێتەوە تەسەور کە بزانە ئەمە چەندێک خوا فەرمێ کەس نازانێ ژماریان چەندێک ئەو مەلایکە سەڵاواتی لەسەردا من و تۆ ئەگەر بدین بۆ خۆمان سەڵاواتە دەین ئەمجا دوای ئەوە خوا فریشتەکان سەڵاواتە دەن اینجا خوای تەعالا ڕوەکاتە ئێمە یا ئەیها الذین آمنوا صلوا عليه وسلموا تسلیما ئیمانداران ئێوەش سەڵاواتی لەسەر بدەن کەواتە یەکەم خاڵ لە بەروبوومی سەڵاوات جێبەجێکردنی فەرمانی خوایە ئەمە شتێ نییە بڵێ وڵاتە نا حەدیثێکی لەسەر ئەمە خوا داوات لێکا کە تۆ سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدەی صلی الله علیه وسلم. دووهەم سەڵاوات پلەپایی ئینسان بەرزەکاتەوە گوناهەکان هەڵەوەرێنێ چاکەیشی بۆ ئەنووسرێ لە حەدیث هاتووە فەرمێ من صلى علي صلاة واحدة صلى الله عليه بها 10 هر کەسێ یەک جار سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ بدا صلی الله علیه وسلم خوای رب العالمین دەدانە جار سەڵاواتی لەسەردا
یعنی ئەمەش دیسانەوە ئەگەر بوەسی لەسەری گەورەیە کە بە معنای کەلیمە گەورەی ێ جارێ لە مقابل جارێک خۆ ئەکرا جارێ تۆ سەڵاوات بدە خەڵکیش با جارێک خوای تەعالە جارێک سەڵاواتت لەسەر بدە نە یەک جارێ تۆ بڵێ اللهم صل على محمد وعلى آل محمد خوای رب العالمین دە جار سەڵاواتت لەسەردا یعنی خوای تەعالە دە جار ڕەحمەتی خۆیت بەسەر ئاڕێژێ ئێستا کە من واڵێم ڕەنگە خەڵکە بڵێ کوا ڕەحمەتەکە ئەو هەناسانەی تۆ هەمووی ڕەحمەتی خوایە لەش ساغێکت ئەو لە شتاکەی کە ئێستا تۆ دانیشتووی ئەتوانی بەرنامە پێشکەشی ڕەحمەتی خوایە کە سەرێشت نییە کە گوچیلەکانت ئیسە ئیشی خۆکەن ئیشی خۆیەکە ڕەحمەتی خوایە کە ئەو دڵت خوێ نەبا بۆ هەموو لاشت ئێوە ڕەحمەتی خوایە کە ئێستا تووشی بەڵاو موسیبەت نەبوویتەوە ئارامی توانی بخەوی ڕەحمەتی خوایە هەزاران کەس تا بای ناتوانن بخەون ئازاریان هەیە یعنی ڕەحمەتی خوا وەکو خوا فەرمی وەسیعەت كل شيء ڕەحمەتی خوای پەروەردگار هەموو شتێکی کردووەتەوە هەموو ژیانی تۆ پێچی بە ڕەحمەتی خوایە بۆیە کاتێک کە تۆ یەک سەڵاواتە دەی خوای رب العالمین دە سەڵاواتت لەسەردا لە لایەکی ترەوە لە حەدیثی تر هاتووە فەرمێ هەر کەسێک سەڵاواتێکم لەسەر بدا خوای تەعالا چاکەیەکی بۆ نووسێ گوناحێکی لێ هەڵەوەرێنێ پلەپایەکیش لە لای خۆی بەرزێ کاتەوە ئەمجا ئەوانە کە زۆر سەڵاوات لەسەر پێغەمبەری خوادن شایەنترین کەسن بۆی لە ڕۆژی قیامەتە بە شەفاعەتەکەی کەون تەسەورەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو بەڕەحمیە بەو میهرەبانیە بەو خەمخۆری کە لە ئومەتەکەی هەیە شەو و ڕۆژ کەسێک سەڵاواتی لەسەر بدە داوای دوعای خێری بۆ بکە لە خوا داوای میهرەبانی بۆ بکە لە خوا پێغەمبەری خوا لە ڕۆژی قیامەتە لە بیری بکە ممکن نییە بۆیە شایەنترین کەس لە ڕۆژی قیامەتە بۆی کە بەر شەفاعەتی پێغەمبەری خوا بکەوێ صلی الله علیه وسلم ئەوەی کە زۆر سەڵاواتی لەسەر بدە ئەمجا بەڕاستی سەڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هۆکارێکە بۆ گیرابوونی دوعاکان یعنی بەڕاستی ئیسا ئەم بەرنامەی ئێوە وەڵڵاهی ساڵەکە لەم سەر تا ئەو سەر دانشی باز گەورەی پێغەمبەری خوا بکەی ناتوانانی حەقی بدەیت کێ بینی لەوە کردووەتەوە گەورەی پێغەمبەری خوا لەوەیایە هەرچی دوعای ئێمە یکەین هەرچی دوعای ئێمە یکەین لە نێوان ئەو ئەرز و ئاسمانەیە ڕووی نییە بەرز بێتەوە بۆ خوا گەر سەڵاوات لە پێشەوە لێ نەدرابێ لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كل دعاء محجوب حتى يصلى على النبي صلى الله عليه وسلم هەموو دوعایەک ڕووی نییە بەرز بێتەوە بۆ ئاسمان محجوبە یعنی خەجاڵەتە شەرمەندەیە ئەگەر بەرز بێتەوە بۆ لای خوا ئەگەر سەڵاواتی لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێ نەدرابێ بۆیە نابێ هەر کەسێ دوعای کرد بڵێ یا ڕەبی خوای ڕەحمان لێ بکە یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش نابێ بێ حەمد و سەنای خوا بکەی سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێ بدەی ئەمجا دەستکەی بە دوعای خێر لە لایەکی ترەوە صفەتی بەخیل بەسەر کەسێکە ئەچەسپێ چروک ڕەزیل کە ناوی پێغەمبەری خوا بێنرێ صلی الله علیه وسلم و سەڵاواتی لەسەر نەدات البەخیل من ذكرت عنده فلم يصلي عليه بخيل كسيك كناوي مني للا بهنري صلواتم لسرندا للا يكي تروا نازم شي صلوات اما ني بربوم هي بخواتر سمبل ما وصا زياده يجي كده يكي لا برهم خوشكاني صلوات او خم خفتنا راحتي ودلتن يدك ولا بيتو اذان خلق سنه دليتنا اذان چنه بيسمان بشادي خوشيه باوەڕتان هەبێ ئینسان لەم سەردەمەیە یەکێ لە دوعاکانی ئەوی بڵێ یا ڕەبی خوا دڵمان خۆشکەی خوا خەم و خەفەتمان لێ دوورخەیتەوە ڕەنگە دوعایکی زۆر زۆر چاک بێ لەگەڵ ئەم پێشکەوتنەیە لەگەڵ ئەم هەموو خۆشی و لەگەڵ ئەم هەموو فەراحی و ئەم هەموو شتێک کە لە دنیا هەیە هێشتا ئینسان جانیبێک لە دڵی تاریکە دڵتەنگیت ڕوتیەکە بێتاقەتیت ڕوتیەکە یەکێ لە دەرگاکانی کرانەوەی ئەو خەم و خەفەت و دڵتەنگی وانە زۆر سەڵاواتدانە سەر پێغەمبەری خوا هەرچەندە دڵت تەنگ بوو وەرە ئاوا دەجار چاوبن و خێنەوە اللهم صل على محمد وعلى آل محمد باوەڕتان هەبێ هەست بە سوکنایی و سەبوریەکەی کە دێ بە دڵتە ئەم قساکەم و دواتر لە خزمەتانم ئەگەر پرسیارێکتانە سەحابەیەک فەرمووی پێغەمبەری خوا من لە دوعاکانما ڕوبعێکی دوعاکەم يعني ربعك لدعاكم دعاكم كشوار بشوا برشيكي أكم بصلوات لسرتو آيا إشيكي باشكم فرموي إشيكي باشكي أجر زياتر شي بكي باشتر
فەرمووی دەباشە نیوەی دوعاکەمەکەمە سەڵاوات لەسەر تۆ ئیشێکی باشەکەم فەرمووی زۆر باشەکەی بەڵام زیاترشێکی بۆ خۆت باشترە فەرمووی سەیەکی فەرمووی باشە و زیاترشی بکەی باشترە فەرمووی هەموو دوعاکەمەکەمە سەڵاوات لەسەر تۆ یعنی کە ئەوە دەستم بەرز نەکرێ دوعا بۆ خۆم بکەم خۆم لەبیر دەچێت لەبەر تۆ ئیتر یەک پاش ئەڵێم اللهم صل على محمد وعلى آل محمد هەموو یەکەمە دوعا هەموو یەکەمە سەڵاوات لەسەر تۆ فەرمووی إذن تكفى همك ويغفر ذنبك فەرمووی ئەگەر وا بکەی خوا لە هەموو گوناحەکانت خۆشە بێ و خەم و خەفەتەکانیشت لە کۆڵ دەکات ئیتر دنیایە بەروبوومی هەیە یا لە یەکێک لە فەرمودەکانە پێغەمبەر خوای گەورە خۆی فەرمووی نزیکترین کەس لە قیامەتە لە منەوە ئەو کەسانن کە زۆرترین سڵاواتیان لە منداوە بەڵێ لە باشدا ینی بە سڵاوات دەگەیتە دەرەجەیە کە هەتا سڵاوات زیاتر بدەی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزیک أولى الناس بي يوم القيامة أكثرهم علي صلاة أو دقي أو فمديك جنابة فرموي نزيكترين كس لروجي قيامتها لمنوا يعني لبيشترين كس بوئي ببيا بدراوسي من ببيا برفيقي من أو كسانا كزور صلواتين لسرداو إسال لدنيايا تو حزكي لو كسانا نزيك بيتو كزياتر رزد ليقرن كزياتر ستايشتكن كزياتر قدرت أزانن كزياتر تويان لبيرة كزياتر بخميتون وانيا ئێ بێگومان ئەو کەسێکی کە زۆر کەسیشێ بۆ ئاگاداریتان لە دنیاە ڕەنگە ناودار نەبێ ڕەنگە ناسراو نەبێ ڕەنگە ناوبانگی نەبێ ڕەنگە بازاران متابع و سەفحە و ئیعجاب و ئینتەرنێت و ئەوانەی نەبێ بەڵام لە لای خوای پەروەردگار زۆر بەڕێزە ڕەنگە پیرێژنێک بێ لە گوندێکە خەڵکەیە من خەڵکە ناسم يعني وەکو واجبی لێ کردووە هەموو ڕۆژێک 1000 سەڵاوات دەدا لەسەر پێغەمبەری خوا هەموو ڕۆژێک يعني من 100 ئەوەنەی تر مامۆسای ئاینی بم و عیبادەت بکەم بە تەمەنای ئەوەکەم يعني دوعای خێرم بۆ بکە چونکە ئەزانمەوە چی بەرەکەتێکی هەیە واللهی بەرەکەتەکەی وەکو بارانی بەلێزمە خوای ڕێژێ بەسەریا کەسێک بەردەوام ڕۆژانە ژمارەیەکی زۆر سەڵاوات بدا من ناڵم ئیلا 1000 بەڵام بەردەوام کەسێک دەمی بە سەڵاوات بێ بەروبوومەکەی بینێتەوە لە دنیا پێش قیامەت باش مۆستا شارەزابوون لە ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە سونەتەکانی ینی وەکو ئەوەی کە ئێمە تەنها بەزارێکی یاخود هەنێ فەرمودەمان بیستی بێ بەڵام قوڵبوونەوە لە ژیانی ئەو لە سونەتەکانی لە ئەخلاقێک کە خوای گەورە دەفەرمێت کانە خولوقه القورئان یعنی کە عائشە وەسفی کرد بڵێ ڕزای خوای لێ بە وای پێفەرموو ئەمە چیمان پێبەخشێ ئەمەوەمان لێ ناکازاتە لەو خۆشەویستیا قوڵبینەوە قسەیە زۆر جوانە یەکێ لە هۆکارەکان بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی زیاتر لە لات پێگەی گەورە بێ بۆی زیاتر لە لات خۆشەویست بێ ئەوەیە دراسی سیرەت و ژیانی بکەی کاتێک کە ئەچی یعنی بەزەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینی ئەو کاتە ئەزانی چی مرۆڤێکە عەفو لێبوردن و چاوپۆشی ئەبینی ئەزانی چی مرۆڤێکە خەمخۆری بۆ سەحابە بەڕێزەکان ئەزانی چی مرۆڤێکی گەورەیە واد لێکا زیاتر خۆشەویستی لە سەرێکی لەگەڵ مناڵە تعاملی مناڵە تەسەورەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو گەورەیە کاتێکە لەگەڵ حەسەن و حوسەینە گاڵتەی کردو سوحبەتی کردووە خۆی تەشبیه نەبێ حاشا لە مەقامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی کردو بە حوشتر وتێتی چۆن حوشترێکە بە حەسەن و حوسەین وتێتی وەرنە سەر پشتم یعنی یاری لەگەڵیان کردووە کاتێک کە حەسەن و حوسەین هاتوون بۆ مزگەوت بەسەر خەڵکا بازیان داوە کەوتون لە ناو مزگەوتەکە لە ڕۆژی جومعەیە دەستبەرداری وتارەکە بووە وتارەکەی ڕاگرتووە هاتوۆتە خوارەوە ڕۆشتووە دەستیانی گرتووە بردوێتی لەگەڵ خۆیانە بردوێتێ سەرەوە من زۆر جا بۆ خۆشیڵم لە مزگەوتەڵم ئەوە گەن مەلایکە ئەم سەردەمە بێ هەر یەکسەر نییە مزگەوتەکە چۆڵەکەن مەلایکە لەبەر خاتر دوو مناڵوازی لەو خەڵکە هێنا تەماشاکەی لەگەڵ لاوازەکانە لە خەمی سەحابەکانی خۆی بووە کێتان گرفتی هەیە کێتان مەسەلەن هاوسەری نەبوو هاوسەری بۆ دروست کردووە کێتان نان لە ماڵێ نەبووە نانی پێداون یعنی سەی شەجاعەتی بکە سەی ئازایەتی بکە سەی حیلم لەسەر خۆی بکە یعنی کاتێک کە دیراسی ژیانی پێغەمبەری خواکی صلی الله علیه و سلم بە معنای کەلیمە قائیدە بە معنای کەلیمە باوکە بە معنای کەلیمە دراوسەیە بە معنای کەلیمە بەوەفایە و هەر کەسێکیش ئەو ڕەوشتان و ئەو ئاکار و ئەو خوڵقە جوانانەی ئەو لە خۆیان بڕازێنێتەوە بەڕاستی لە ناو خەڵکیە خۆشەویستە بێ ئێستا خەڵک وازانەیە هەندێک کەس هەیە ئێستا کە چوونە ناو قاڵبی دیندارێتیەوە ئیتر ئیلا ئەبێ عەبوز بن
چارە گرژ بکەن لە خەڵک دابڕێن خەڵک لیان بترسێن وانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەو خەڵکی کە ئەو کەسەی کە تێکەڵ بە خەڵکە بێ و سەبر لەسەر ئەزیەت و ناڕەحەتیەکانی ئەگرێ زۆر باشتر لەوەی کە لە ماڵە گۆشەگیر بۆ و تێکەڵاوی خەڵک ناوێ هیچ کەسێک نەبوو سەحابەکانە فەرمون بەقەت پێغەمبەری خوا دەم بە خەندە بوو بێ هەمیشە خەندە لەسەر لێوەکانی بووە جابیرە فەرمێن نەمبینیوە لەو ڕۆژەی کە پێغەمبەری خوا مناسیەوە تا ئەو ڕۆژەی وەفاتی کردووە نەمبینیوە کەسێک بەقەت ئەو بزە پێکەنی لەسەر لێوەکانی بوو بێ ڕۆژی خۆش بوو و دنیاداریشی کردووە و بە مسلمانانیشی وتووە ئیسلامەتی بە شێوازە گشتیەکەی وەرگرن یعنی ئیسلام هەموو ژیانە و هەڵدەی لە هەموو ژیان تا بەرجەسەی بکەیت بۆیە ئەو قسە زۆر تەواوە تا ئینسان لە سیرەتی لە ژیان نامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیاتر ورد بێتەوە زیاتر خۆشەویستی و محەبەتی ئەو پێغەمبەری خوا ئەچێتە دڵێەوە یان دیراسەی خۆشەویستی سەحابە بکەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر خۆت لەبەر چاوەکە هەر پێت ئایبی بڵێ من پێغەمبەری خوام خۆشە ئەوەندە پێغەمبەریان خۆیان خۆشویست یەک نمونێ لە خزمەتانە گەڕمە دواتر ئەگەر پرسیارتان هەیە یەکێ لە هاوڵانە بن بۆ یەکێ لە هاوڵان بۆ ئەبەن بۆ هین بۆی کە عیدامی بکەن بۆی لە خاچی بدەن کاتێک کە ئەیبەنە ئەوێ ئەبوو سوفیان پرسیاری لێکە ئەڵێ ئایا پێت خۆشە ئێستا محەممەد لە جێگاکەی تۆ بووایە و تۆ لە ماڵی خۆتا بوویتایە ئەڵێ نە وەڵڵی حەزەکەم ئەو لە ماڵەکەی خۆیان دڕکێک بە پیانەچی با من هەیە گریاوە تێتی وەڵڵی بۆوە گریم کە یەک ڕۆحم هەیە حەزەکەم سەدمە بۆە بکرای قوربان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆیە ئەبوو سوفیان قسەی زۆر مەشهوریە فەرمی والله ما رأيت أحدا يحب أحدا كأصحاب محمد محمدا والله قد تا ئێستا نەمبینیوە کەسێک بەقەت هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوان خۆشویستی قەتش نایبێ ناشبێتەوە خب بە سەحابە بەگاڵتە بۆ من نەبوومە سەحابە بۆی وەرە بوون عائشە و فاتیمە و ئەو ئافرەتانی ئەوە جیلێکە خوای تەعالا خوای ڕەب العالەمین هەڵیانی بژات بۆی کە نەسرەتی پێغەمبەرەکەی خوا بکەن صلى الله عليه وسلم. جا ئەمڕۆ بابەتەکەمان لەسەر ئەدەبیات و شعر بوو کە چۆن گزارش لە پێغەمبەری خواکەن هەر وەکو شاعیر ئەڵێ غەریبی تازە هاتووە زانی پێغەمبەرستانە ینی ئەسحاب ئەوەندە خوڵقی پێغەمبەریان گرتو بوو جیاوازی ئێمە ئەوان لەوەیە ئێمەشت زۆرە بیستین بەرجەسەی ناکەین لە ژیانی خۆمان ئەوان هەر شتێکیان بیسا بەرجەستیان نەکرد چەند چوونیتیانە ئێمە کاریگەری شتیتر زۆر لەسەرمانە دنیا و پارە و ژیان و ناڕەحەتیوان ئەوان خەمیسەرەکیان ڕەزابوونی خوا بووە یعنی تەسەور کە ئێستەیەکە لە کۆڵەگەکانی ناو ڕەوزە ناو مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێوتێ ئیستیوانەت ئەبی لوبابە پێوتێ کۆڵەگەی ئەبی لوبابە بۆ پێوتێ کۆڵەگەی ئەبی لوبابە ئەم پیاوە یەک هەواڵێکی نرد بۆ قوڕیش کە سوکاری نەبوو لە لای قوڕیش هەواڵێکی نات کە پێغەمبەری خوا نیازی شتێکی وایە مەبەستی جاسوسیش نەبوو هەروتی بۆی ماڵ و مناڵەکەم ببوونی ئەم چاکۆکە لەگەڵیانە یەکەم سەلامەت و پارێزراو بن مەبەستی خیانەتیش نەبوو کاتێک کەزانی هەڵی کردووە ڕۆشت خۆی بەستە ئەو کۆڵەگەوە وتی تا ڕەب العالەمین لێم خۆش نەبێت نابێت کەسم کۆڵەگە من بکاتەوە با گیانم دەرچێ وشک ببمەوە بەم کۆڵەگەیەوە ئیترەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیکردەوەتی مادام قەراری وای داوە من ناتوانم هیچ بڵێم هەتا خوای ڕەب العالەمین یەکلای نەکاتەوە تەوبەی لەسەر هاتە خوارەوە خوا لێی خۆش بوو سەحابەیەکی نات فەرمووی بڕۆ یەکێکی نات کە خۆی بکاتەوە تا خوای ڕەب العالەمین لێی خۆش بوو فەرمووی وەڵڵی تا پێغەمبەری خوا بەدەستی خۆی هەتا بەدەستی خۆی نەمکاتەوە من نایە لەم کەس ئەو هینە لەم ئەو حەبلە لە من بکاتەوە یعنی ئەوانە خەڵکانێ بوون دروست نابێتەوە وەکو ئەوان کەواتە بگەڕێنەوە بۆ ژیاننامەی پێغەمبەر و ژیاننامەی هاوڵەکانیشی بەوەی کە ڕاستەکە بەتاواتی لەبەر چاومان بێگومان ئەگەر بتەوێ سوورەکە کامل بێ بۆ بتوانێت تەواو هەموو لایەنەکانی بزانی جارە دیراسی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکرێ و هەروەها ژیانی پێغەمبەر سەحابەکان کە چۆن قوربانیان داوە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و من پێشنیاری ئەوە شەکەم بۆ ئەم کاتەوە ئەم سەردەمی ئێستا بەتایبەت لەم مانگەیە کە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەجاتی هەندێک مناسبات و هەندێک بابەت و ئەوانە هەوڵ بدرێ دیراسەی ژیانی پێغەمبەری خوا بکرێ صلی الله علیه و سلم خۆزگە لە جیاتی مەسەلەن هەندێک مسابقات و هەندێک پێشبڕکێ و فستیڤال و شتی ترکە ئەکرێ زیاتر تەرخان بکرێ بۆ شارەزابوون لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆزگە ئەم مانگە کتێبێدا بنرایە و
مثلا تاقیکردنەوەی تیا بکرایە مەسەلەن یا خولێکی سەریع بکرایەتەوە یا و داواشەکەم لە هەموو ڕاگەیاندنەکان لە هەموو دەستگاکان لە هەموو پەیجەکان ئەم مانگە زیاتر پێغەمەری خوا ئاشنا بکەن بە خەڵک و سیفەتە جوانەکانی ئاکارە جوانەکانی باسکەن فرسەتێکی گەورەیە. سەکان خەژوان ساگەم بۆ ئومێدەی کە مسلمانێک بین کە خی گەورە هیدایەتماندا بە جۆرێک ژیانی پێغەمبەری خوا ناو ژیانی خۆمانە بەرجەستە بکەین ئێمە بێ زیاتر قسە بکەین وەڵام کات هەرەونە دەرفەتمانەدا ئینشاءڵڵا لە بەرنامەکانترا زیاتر لە خزمەتتانە بین. ئازیزان ئەم ئەندازەیە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان بوو بۆ ئومێدەی بڵگە و بابەتەکانی جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بوو بێت و بەخواتان سپێر. خواتان لەگەڵ.